یارانە کوردەوار وەختتانەوە خێر. ئەمشەو لە چوارچێوەی دیوێتەکانە 100 ساڵ تاریکیە مقایسەیەکەکەم لە فیمابینە مەتنە کوردایەتی و کوردیەتە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ و کۆشش و تەلاشی ئەوانەی کە سەر بە دەستگاهای مؤسساتیە دەوڵەتانە داگیرکەرە ئەم سەرزەمینەنە. ساعتێ لەمەوبەر مقدمەیەکم کرد و دیبەیتێکی مقدمەم بوو بۆ ئەم دیبەیتە. هەو سەبەبی ئەو دیبەیتە ئەگەر پەرشوو بڵاوی تیا دیار بوو سەبەبەکەی ئەوە بوو کە من خۆمان متوجه ئەم مەسەلە بکەین کە دەرک و دەریافت و تێگەیشتنە ئێمە دەرمەورد دنیایەک کە ئێمە ئەمڕۆواینە ناویە چەنێ ئەمیقە، چەنێ واقعیە و چەنێ دروستە. گلەی یەک لە مردمە ئێمە نییە، گلەی یەک لە مردمانە سەرزەمینە ئێمە نییە کە ئەم مردمە کەوتگنە بەر هێرشە کەسانێک کە ساحبان قدرەتن لەم دنیا و ئەم ساحبان قدرەتە لە ڕێگەی مؤسسات و لە ڕێگەی میدیا ڕۆژنامە، لە ڕێگەی بانک، لە ڕێگەی فاینانس، لە ڕێگەی دانشگا و لە ڕێگەی شتێک بە ناو زانست مردمە ئێمەیان تووشە ئەم سەرلێشی وابیە کردگەم. هەر کام لە ئێمە لە توو لە ژیان ڕۆژانەی خۆمان و لە توو لە پرۆسسێکا کە بە ئەم تەمەنەوە بە ئەم عمرەگەیگین مەحسوڵە شەرایەت و مەحسوڵە کۆمەلگا و مەحسوڵە ژیان خۆمانین و تەبیعەتەن ژیان ئێمە لە ژێر تەئسیرە منطقەی جغرافیایی، ساختارە حکوومەتی حاکم، نەوعە پەروەردە و نەوعە هەڵبژاردنە خۆراکە میدیاییەک بووگە کە ئێمە کەڵکمان لێ وەرگرتگەم. ئێمە دوای ساڵها تەلاش تازە گەرەکمانە حاڵیمان بێت چه خەوەرە بۆ خاتری ئەوەی کە ڕۆڵەکانە داهاتوویە ئێمە ئەگەر کەسێک میراتێکی بۆ ئێمە بەجێ نەهێشت لە بەشی مبارزە و تێگەیشتنە دنیای ئەمڕۆ ئێمە بتوانین میراتێکی بۆ بەجێ بێڵین. ئەگەر ئێمە خۆمان سەردەمانێک کەوتینە گێژەڵوو کە نەبوونە هیچ گزارشێکی واقعی لە خۆمان، زەمانێک ڕۆڵەکانە ئێمە گەیشتنە تاریکی و گەیشتنە بربەست بتوانن مراجعی پێ بکەن وەکو کاورا پوڵدار و سروەتمەندەی کە ئەیزانی مناڵەکەی قەدری ئەم سروەتە باو کە نازانێت و ئەیزانی دوای مەرگە ئەم مناڵە ئەکەوێتە تەخشان و پەخشانکردن ئەم سروەتە باوکیە. چون خەڵک ناناسێ، چون نازانێ ئەوانەی کە دەوروبەری ئەو ئەگرن دۆستی ئەو نیەن و تا زەمانێک ڕەفیقی ئەون کە ئەم پوڵی هەسوو خەرجیەکا بۆیان. ڕۆژێک ئەم کوڕە ئەم پوڵەی کە لە باوکی بەجێ ماگە بۆی گشتی مەسرەفەکە حەجێکی بۆ نامێنێتەوە لەبەرەوەی کە ڕەفیقەکانی ڕەفیق نەبوون و ڕەفیقە مەجلسە عەیش بوون. ئەم ئینسانە کە ئەکەوێت ڕۆژگارە نەهامەتی و سەختی شتێکی بۆ نامێنێتەوە و باوکی وەسیەتی بۆ کە ئەگەر گەیشتی بەو ڕۆژە گورێسێکم هەڵوەسیوە لە فڵانە ژوورە بڕۆ ملتی پیا بکە و خۆت بخنکێنە. و وەختێک ئەو کوڕە ئەگا بەو مەقتەعە کە دۆست و ڕەفیقێکی نییە و تەواوی ئەوانەی کە ئەو پێیوا بوو دۆست و ڕەفیقی ئەون و لە دەوری ئەوا بوون و لە مەجالسی بەزم و عەیشی ئەوا بوون و ئێستا ئەو پوڵی تەواو بووگە و کەس هەواڵی ناپرسێت و کەس قەرانێکی پێ قەرز نادا و کەس دەوری ناگرێت و هەموو کەسێک دووری لێیەکەن و گولی لێیەکەن. وەختە ئەو وەسیەتە باوکیە بوو کە ڕوا خۆی هەڵوەسێ. وەختێ ڕوا کە خۆی هەڵوەسێت
گورێسەکە کاتەمەلی و خۆی فڕاداتە خوار و کەمەلی بشکێ و بخنکێ لە پڕێکا لە جێگەی گوریسەکە ئەوڕێت و سەقفەکە ئەدڕێت و سەروەتێکی هەنگفت لە تەڵاو زێر بەسەر کوڕەکە ئەڕژێ وا دەرەکەوێت کە حکمەتی باوکەکە ئەمە بوو و ئەیزانی کە ئەم ئینسانە کە کوڕێتی بەم خوو ڕەوشت و تێگەیشتنە کە لە دنیا هەسی ئەگەر تەمامی سروەتەکەی پێبات هەر بەو ڕێگە خەرجی ئەکا لەبەر ئەوەی بڕێک قسمەتێکی بچووک لەم سروەتەی دانیا تا ئەو کوڕە تەجروبە و ئەزمونە ژیان بگرێ قدر سروەتی خۆی بزانێ قدر دەسەڵاتی خۆی بزانێ بە کێ ئێژن ڕەفیق و بە کێ ئێژن ناڕەفیق وەختی ئەو کوڕە بە هەموو لەشە خۆی و بە پێست و بە خوێن و بە گیان خۆی زانی کە دۆست کێس و دوژمن کێس زانی کە نەهامەتی و دەستەنگی چۆنە زانی کە تەنیایی و گولی لێکردن و ئینسانی دووڕوو سەدڕوو و هەزار ڕوو چ شەکلیە وەختێک کە حاڵی بوو بەڵام دەسی بێدەسەڵات بوو بەڵام گەیشت بوو بە بربەست ئەو جار باوکی بیرە ئەو لەحزەیە کردبووە و بەشێکی ئەعزەم لە سروەتەکەی بۆ بەجێهێشت بوو کە ئەم جارە کە دەسی پێگەیشت ئەم کوڕە و ئەم ئینسانە تەجروبەی هەست ئەزمونی هەست یەک قەدرە سروەتە باوکی ئەزانێ دوو ئەزانێت بە کێ بێژێت ڕەفیق سێ ئەزانێت چۆن زندگی بکاوە ژیان بکە ئێمەمانان کە لە دنیای ئەمڕۆ لەدایک بووین دایک و باوکەکانمان نەیانزانی من وەختی هاتمە دنیای غەرب و هاتمە بریتانیا ژیانم کرد ژیانە فرە کەسێکی کورد و ئەفغانی و بەناو ئێرانی و فارسم چاو پێکەوت چون لە زوانەکان حاڵیە بووم ئەمدی کە بوون بە بووکە شوشەی دەستە مناڵەکانیان کاورامەدی 45 ساڵێسی ژنەکە 45 ساڵێسی بەڵام لە حەنای مناڵەکەی خۆیە هیچ دەسەڵاتێکی نییە مناڵەکەی ئەوە بە ئەو ئێژی چۆن ژیانکە چۆن هەڵسە چۆن دانیشە چی بکە چی مەکە وەختێ لە 1 کەیس و 2 کەیس و 3 کەیس و 4 کەیس و 5 کەیسە هەمان مەسئلەم چاو پێکەوت بە یەک شت گەین ئەکسەریەتی ئەوانەی کە هاتگنە ئەوروپا و مناڵەکانیان بەسەریان و زاڵبن و حکم بەسەریان و ئەدەن دەلیلی ئەوەسە دایک و باوکەکە لە ئەوروپا زوان نازانن یعنی بە باشیەک کە زوانە دایکی خۆیان ئەزانن زوانە ئەو وڵاتانە نازانن و نازانن کە منداڵەکە ڕواتە دەرۆ لە مەدرسە فێر چی ئەوێت و بەهۆی ئەوەی کە لە پێش و قبولی کردگە کە ئەمانە نسبەت بەم وڵاتەی کاتون زۆر دواکەوتون و ئەم وڵاتە زۆر پێشکەوتووە لە هەموو بوارێکە ئابووری دەسەڵات ئینسانیەت ئەخلاق و لە هەموو بوارێکە و لە هەرچی بەشە ئەم وڵاتە وا لەبەرۆ ئەم دایک و باوکە لە بەرامبەرە ئەم مناڵە لاڵ ئەوون و مناڵێکی 10 ساڵان و 11 ساڵان بڕیاری زندگی ئەمانیەدا دایک و باوکەکانە ئێمە شوا بوون دایک و باوکەکانە ئێمە لە سەرزەمینە کوردەوارە چ لە بەشە داگیرکراوە لەلایەن کۆرپۆرێشنە ئێرانیا چ عێراقیا چ تورکیا و چ سووریا لە پڕێکا چاویان کرد و دەستگای پەروەردەی ئێرانی و مؤسساتە ئێرانی و تورکی و عێراقی و سووری هاتن یەکەم جیلێک کە ڕۆشتن ناو مەدرسەکان و چوونە سەربازیەکان فێرە زمانە تورکی و عەرەبی بوون و فارسی بوون کتێبهایەکیان خوێند مێژوویەکیان خوێند کە دەستگای پەروەردە و ئاموزش و پەروەرشی ئێرانی و تورکی و عێراقی و سووری دایپێیان و ئەم کوڕە و ئەم مناڵە و ئەم کەنیشکە بوو بە بڵقاسم بەگ چون هەنێ قسەی تازە فێر بوو و ئەم قسە تازە باوکی نەیبیست بوو هادوتی ئێران چۆنە بە کێژن عوسمانی بە کێژن سەفەوی وتی ئەم مێژوە چه شەکڵیە وتی ئێمە ئێرانین یعنی چی ئێمە تورکین یعنی چی تۆ ئەوێنی نەسلی باوکەکانی ئێمە نەسلێکی کاولن نەسڵێکی بەتەمام معنا کاولن یا نەسلی عەبدولکەریم قاسمن یا نەسلی ئەسمەت ئۆنۆنۆن یا نەسڵ حافز ئەسەدن
یا نەسڵە حەمەڕزای پەهلەوین کەسانێک لە لادێکانەوە کۆچ دریان و ڕوویان کردە شارەکان بە 1 کلاس و بە 2 کلاس و بە 4 ساڵ دەرس خوێندن ڕووینە ناوە بەشە ئیدارات و مؤسسات دەوڵەتە ئێران بوون بە فەڕاش و بوون بە ڕئیسی ئیدارەی پۆست و بوون بە کارمەندی بانک و بوون بە ئەرتەشی و بوون بە دەرەجەدار بوون بە پاسەبان کایت کار بە و جێگە کێشای لە شارە سنە ئەگەر پاسەبان نەبووایت تا کەس کە نیشتی پێت نەدا و ئەمە و حافزەی ئەمانە و تێگەیشتنە ئەم نەسڵە و ئەم جیلە بوو بە واقعیەت سەرزەمینە ئێمە کابرا بوو بە عێراقی ئەم بوو بە ئێرانی ئەو بوو بە تورکی باوکەکانە ئێمە ئیستش لێیان بپرسە پوڵ یعنی چی نازانن باوەڕکەن پارە یعنی چی نازانن تعریفیشی اقتصادی و ئابووری لێ بکەن لیان بپرسە دەسەڵات یعنی چی باوەڕکە نازانن ناتوانن تعریفیکەنەوە باوکێک کە ئەمانەی نەزانی چۆن مناڵێک لە دایک تێرێتە ئەم دنیا و پەروەردەی ئەکا و ئامادەی ئەکا کە لەم دنیا کاول نەبێ کە لەم دنیا وێران نەبێ کە لەم دنیا خۆشبەخت وێ کە لەم دنیا ژیانە ئینسانی بکە زۆربەی بنەماڵەکانە ئێمەیان وا گەورە کرد حوسێنە پەناهی ێژێت حرمەت نگەهدار گۆلم دەلم کین عشق خونبەهای عمر رەفتەی من است دێر بە دێڕی ئەم دیبەیتانە وشە بە وشەی ئەم دیبەیتانە من لەسەری تاوانم داگە زامم کێشاگە تا من فەهمیگمە ئەم دنیا تا ئەم دەقیقە و ئەم عمرەی کاتکەم چه شکلیە لەگەڵ سەدان و هەزاران پرسیار ناو زەهن خۆمە دەرگیر بووگەم یەکێک لە گەورەترین موهبەتێک نسیبە من لەم ژیانە بوو ژیان و تەرفەت و پەیداکردنە و فرسەتە بوو کە بێمە دنیای غەرب کە بێم ئوروپا بوێنم کە بێم لەگەڵ ژیان ئوروپا تێکەڵ بم کە بێم موزەخانەکان ئوروپا بوێنم کە بێم چۆنیەتی دابەشکردنە کۆمەلگای ئوروپا و خەڵکە ئوروپا بوێنم و ئەمە گەورەترین ئەزموون زندگی من بوو تا من بتوانم ئیدعاکان هەڵسەنگێنم و من هەر لەبەر ئەو سەبەبە تێمە سەر ئەوەی کە داستان ئێمە چه شکلیە ئێمەشی قبول کەین کە پەروەردە نەکریاگین بۆ دنیای ئەمڕۆ ئێمەشی قبول کەین ئەوەی کە حەیات و مەماتی ئێمەی واوە دەسەوە ئەوەی کە ئێمە هەدایەت ئەکا و چارەنووسە ئێمەی نووساگە و مقدەری کردگە ئێمە نایناسین شاید ئێمە لە بەشە ژیان ڕۆژانەی خۆمانە لە بوارێکا تەخەسوسێکمان بوێ پسپۆڕوین شتێکمان خوێندوێت بەڵام لە کولیەتی ژیانی ئینسانی خۆمان حاڵیمان نییە لە تێناگەین سەبەبەکەیشی زۆرە سەبەبەکەیشی فرە و فراوانە سەبەبەکەی ئەمەسە لە مەرحەلەی ئەووەڵا ئێمە لە خۆمان بێگانەین مەرحەلەی دووەم ئەمەسە ئێمە واینە ناوە غەیبخانەی سڕا غەیبخانەی سەر ئەو جەهانەسە کە حەقیقەتی تیانە دنیایەکی پڕ لە سەر و غەیبیە کە ئێمە ئاگادار نین چه خەبەرە کە ئێمە ئاگادار نین ئەمەی کە ئەیوێنین واقعی نییە و ئەمە فقط تەسویرێکی دروستکریاگە کە ئەقڵە ئێمە ئەخەڵەتێنێ چاوە ئێمە ئەخەڵەتێنێ وجودە ئێمە ئەخەڵەتێنێ و ئێمە نە ژیانێکی حەقیقی ئەکەین نە ژیانێکی واقعی ئەکەین نە ئەفەهمین ڕێگەی حەساوی چه شکلیە نافەهمین بۆ ئەمە من تێمە سەر ئەم مەسائلە ئەزانم دیبێتەکان ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ بۆ خەڵکی ئێمە غیرە قابلت دەرکە مردم ئێمە لێی تێناگە من ئەزانم مردم نافەهمێ من فلانە دیبەیت بۆ ئەکەم و کارکردە ئەم دیبەیتە چییە ئەزانم چۆنە وەسە ئەوەی کە ئێمە هیچ کامان بەنایی نازانین شاغوڵ و چ دەردێگەخوا کەمچەوە چ دەردێگەخوا نازانین سیمان و زیخ لەکوێ تێکەڵکەین نازانین
قڕ و حەڕگ و ئاحەک لەکوێ تێکەڵکەین بە کەڵکە چت هەیەت نازانین ڕاستە دیوارێ تیرغەیە بۆینە سەرەوە چۆن ئێشێبی وەینە سەرەوە نازانین فەرقە خشت و بلۆک چییە نازانین چون بەنانیین بەنایە تا بەیانی بۆ ئێمە قسە بکات کە چیمەنتۆ یا سیمانی فلانە شوێن خاسە سیمانی فلانە جێگە خراپە نازانین فەرقی چییە من جاران کە مناڵبووم سیگارم نەیەکێشا ئەم بیستە دەمی گەورەکان ئەیان و چی ئەکێشی ئەیوی وینۆست من وینستۆن نەبێ حەج سیگارێکم پێ ناکێشێ قەیمیەکانی شیانوە و سیگارانە پڕن لە مەوادی شیمیایی تەماکۆ فقەت تەماکۆی خانەگا تەماکۆی بامۆک من پێم وابوو کە سیگارە فەرقی چی باوکە من لە هەر جێگەیەکە چای نەیە خوارد ئەو چایەکەی دەمی نەکێشاو چایەکەی خراو من پێم وابوو کە چاییە ئیتر فەرقی چێ چای لاجان و چای چەکوش سەوز و چای دوو غەزاڵ و چای چه فەرقێکی هەز بۆ من فەرقێکی نەبوو بەڵام کە گەورەتر بووم زانیم چایی فەرقەکە من زانیم ئاو تامی هەز من زانیم تەماکۆ تامی فەرقەکە سیگار تامی فەرقەکە من نەمەزانی کە مناڵ بووم پێم وابوو سیگارە بۆیە ئێمە فرە شتێک نازانین پێمان وایە کە ئەمانە ئیزافەن ئێمە بەحسیەکەین بۆیە ئێمە نازانین وەختی کەسێ درۆیەکمان بۆ ئەکا چۆن ئەتوانین بەر بە درۆکەی بگرین چۆن ئەتوانین درۆکەی پێ دەرخەین نەزانینەکە لەکوێوە تێت لەوەی کە ئێمە مەسائل ناناسین مەسەڵە من نەڕۆیشتوم نەگەڕیاگەم بزانم بەنای ساختمان بوون یعنی چی کەمچە چییە شاغوڵ چییە متر چییە ئەسەموڵی چییە فرغون چییە ماسە چییە بەر چییە قەرنیز چیە نازانم بەنایە چکارەس چۆن کەسێک بەخۆی ئێژێ مبارزە سیاسی لەگەڵ ئەو دوژمنەی کە دەرئەکەوێ نایناسێ چۆن بەخۆت ئێژێ ڕاو نازانیت چی ڕاوکەی چۆن ڕاویکەی چۆن ئەڕۆی بۆ ئەم ڕاوە ئەسلحەی ئەم ڕاوتە چییە چه شکلی ئەیکەی کامە فیشەک کامە ئەسلحە هەڵە بژێری بۆ کامە ڕاو دەی تۆ کەی ڕاوچیت دەی تۆ ئەگەر وە کلاشینکۆڤێ چویت ڕاوی هەر شتێ بکەی تۆ ڕاوچی نیە تو دروزنی تۆ ڕاوچی نیە کلاشینکۆڤ کەی ئەسلحەی ڕاوە تۆ کەی ئەتوانی بە کلاشینکۆفێ تەقە بکەی لە کەڵێکە واوا لە 1000 متری تۆە دەی کەڵێ ئەوەنە نەخۆشوێ تۆ بگەیتە 50 متری ئەوە کەی کەڵە تۆ بیکوژیت کەڵکووا ئەوێسێ تۆ بگەیتە 300 متری 200 متری تۆ بە 200 متر ناتوانانی بە کلاشینکۆف تەقەکەی وە کەڵێ ببێکی پس تۆ ڕاوچی نیەی کاوراوتی سوار خاص نیەم ئەس بە ئەجاڵی گرتگم تۆ ڕاوچی نیەی نازانی تفەنگی ڕاوی جۆرا و جۆر فەرقەکە فیشەکەکانی فەرقەکە تۆ 50 فیشەکەت هەست ڕاوە کەوەکەی ڕاوە قەرقاوڵەکەی ڕاوە کۆتر ئەەکەی ڕاوی کەروێشکەکەی ڕاوی کەڵەکەی ڕاوی چیەکەی تۆ ئەمە نازانی ئەزانم مقدمەکان قورس ئەوەن من بارها لە دیبەیتەکانە وتگمە ئەو قسانەی من یەکێک لێی تێئەگا کە ئۆسای داسانەکەوێ کە سنجر لێی تێئەگا کەسێک کە فەلسفەی سیاسی خوێندوێ لێی تێئەگا کەسێک کە فەلسفەی ئەخلاقی خوێندوێ لێی تێئەگا کەسێک کە ئستراتژیستوێ لێی تێئەگا کەسێک کە لە پۆستێکی باڵای ئەمنیەتی سەرزەمینێکا دانیشتوێت تێئەگا من چێژم تەبیعەتەن ئەو قسە من ئەیکەم ئینسانێکی عادی بە زەحمەت تێئەگا بۆیە من دیبەیت ئەەکەم بۆیە من 1500 ساعت دیبەیتم کردەگە بە سادەترین شێوە خەریکم قسەکەم من وەکو چۆن ڕۆمانێک بهۆنی تۆ
لە کاتی خۆیان بە زمانێکی فاخری ئەدەبی قساکەم، لە کاتی خۆیان وەکو زوانی شوانێ قساکەم پڕ لە ئەلفازی شوانێک، لە کاتی خۆیان وەکو بەنای بنەماڵ ساختمانێک قساکەم، لە کاتی خۆیان وەکو کاسبێکی سەرشقام و کۆڵان لەبەرەوەی ئەم خەڵکە لە من تێبگام. ئەمە پابلیک فیلۆسۆفیە، لە ژیانە ڕۆژانەی خۆی مثالی بۆ بێرمەوە تا ئەم ئینسانە بفەهمێ، تا ئەم ئینسانە خوو ڕەفتاری بگۆڕێت، خوو ڕەفتارێکی دروستتر هەڵبژێرێت. ئێمە خوو ڕەفتارەکانمان ئەساسی نێ لە دەسە خۆمانە، وا لە دەسە ئەو کەسەی کە خوو ڕەفتارە ئێمە ئەگۆڕێت. بۆیە ئێمە هەمومان لە دەروون خۆمان و لە وجود خۆمان هەست بە نابودیەک ئەەکەین، بە ئازارەکەین، بە ئێش ئەەکەین، بە ژان ئەەکەین، بەڵام نازانین بۆ، نازانین چۆن. ئێمە ئەوەنە تەحقیر بووگین، ئەوەنە گاڵتەیان پێمان کردگە، ساوەزی بووگیرۆ لە گاڵتەکردن، غرورمان نەماکە، عادەتمان کردگە تەجاوزمان پێ بکەن، تەعەدامان پێ بکەن، عادەتمان کردگە سووک و سەلیم سەیرمان کەن، عادەتمان کردگە خۆمان سانسۆرکەین، وایان پێمان کرد، بە تەبلیغات بە دیعایە وایان پێمان کرد. لەبەرەوەی ئێمە جاهل بووین، لەبەرەوەی نادان بووین، دایک و باوکەکانیشمان لە دنیای ئمڕۆ جاهل بوون. ئەزانم دیبەیتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ قورسە، وە تۆ ئەو نازانیت ئەم قسانەی من ئەیکەم بە چ دەردێگەخوا. هەر بۆیە هەندێک جار دیبەیتەکان توولانی ئەبن بە 3 ساعات و بە 2 ساعات و بە 4 ساعات، لەبەرەوەی من گەرەکمە یەک دێڕشت بکەمە ناوە خیاڵستانە کۆمەڵە ئێمە کە ئێمە حاڵیمان بوێت لەسەر چی و لەسەر چه مەسئلەیەک ویسیاگین. بزانن با من تاریفێکتان بۆ بکەمەوە. تاریف دەوڵەت ئەمەسە. دەوڵەت ئەو جۆرەی کە هێگلیش بەحسی ئەکا، دەوڵەت ئێژێت قیت و قنجبوونەوەی ڕۆحی میلەتێک ئەبێ بە دەوڵەت، یعنی ئیرادەی میلەتێک کۆ ئەبێتۆ لەسەر بەستەری مێژوویی تاریخی فەرهەنگی و ئابووری خۆیان لە پڕێکا ساختارێک ئەداتە دەرەوە بەناوە دەوڵەت. ئەگەر ئەمە تعریفە هێگل بێ، هیچ ملەتێ لەم دنیا نەوگە کە ئەم ئیرادە بکا و ئەم دەوڵەتە دروست بکا درۆکە، نە دووەلە ئوروپایی و نە دووەلێکە لەم دوا متأخر دروست بوون. بزانن ئەمانە ئیدعای ئیمپراتۆریەتە ڕۆمەکەن، هیچ کە نایژێ دەستپێکە ئیمپراتۆرە ڕۆم چۆن بوو، لە پڕێکا گەوجە ئەکەن بە داستانە ئەم ئیمپراتۆر و ئەو ئیمپراتۆر و سزار و نێرۆن و مارکۆس ئۆلۆریۆس و پانتالیە ئەم دەسەڵاتە گەورە و گەوجە ئەکەن کاکە ئەم دەسەڵاتە چۆن دروست بوو، کەس نایژێ و جوابێکی کاملیان نییە. لە پڕێکا ئەم ئیمپراتۆری ڕۆمە ئینحیتات بەیاکە لە بین دەچێ، ئێژن بۆ ژێ وەڵا لەبەرەوەی غەشی کرد لە پارە، لە پول کەمی هاورد، لە تەڵا کەمی هاورد، یەکێک لە دەلیلەکانی ئەمە بوو، بەرەو زەوال چوو. پاشان ئێژێکە ئیمپراتۆرێکیان هاتووە مەسیحێتی قبوڵ کرد، پاشان دەسەڵاتی کلیساتێت، لێو دووە خانەوادەی مرۆڤینچی تێت، دوای عەسرە تاریکی خانەوادەی مرۆڤینچی لە فەڕەنسا دەسەڵات دەگرێ، بەرەبەرە لە ئیبتدا و لە مەقتەع کلیسای کاتۆلیکە هەندێ بنەماڵە هەڵ ئەبژێرن کە بیانکەن بە نوێنەر و حاکمانە ئەم سەرزەمینە مەسیحیەتە. بۆیە تو ئەبینی تەمامی پاشاکانی ئەوروپا یەک قەومیەتن، قەومی یەکترین، گشتیان بنە جوولەکەن، گشتیان قەومی یەکترین. خاندانە مەلەکەی بریتانیا ئاڵمانیە، ئەکسەریەتی پاشاکانی ئەوروپا ئاڵمانی بوون،
وأكثرا جولكن أما إيجن أما إرادة ملة بريطانيا بقى دولة بريطانيا يدرس أما جعل ما الدولة بو معناك هيقل تعريفية كاتونية دروكن إرادة حج ملتك حزوري لقرا نيك أمكاري كدوي بلك تو لبيش تشون أم داستانة بالنكتيك أغي وتو إشي بم نكتة بيبوي بزانا إدوارد سعيد كتير شي مسابنا وأورينتاليزم إدوارد سعيد كاوراي شي مسيحي عربي فلسطينية وأدبياتي إنجليزي خويند قال دانشقاي أقر اشتبانا كم هارواردا أقر اشتبانا كم أغا إدوارد سعيد كتاوى أورينتاليزمي كنوسام أدبياتي إنجليزي خويندقا هات بحثي كرد نقاه الدنياي غرب بدنياي الشرق ونقاه استعماري دنياي غرب بدنياي الشرق بزن كتاوى أورينتاليزم أغا إدوارد سعيد بوبا قال سردم فركسيك بلام يكشت فراموش مكان كتاوى أورينتاليزم أغاية إدوارد سعيد قدرة مطلق غربي نشانه ده والدواء كوتوية محز إيما أوانيك بيجن شرقي طبيعة كتاوى إدوارد سعيد لنظر دنياي غرب وكتيوى قشنجك چون بپیچوانه اوی که پرتو بوله یکیش اکات بپیچوانه اوی که ایجی غرب کاری کی باشی نکر برانبر بشرق لهمان كاتا يجي غرب والد صلاة مطلقة وغرب حقيقة مطلقة وأم ده صلاة بو غرب بجيت يليت من برلوي كبرو مناوي داستانا كان يك جملة إيجم وقرك ما أم جملة زيرينا لرابرين كردوار سربخو هر إنساني كي كردي وبيري بيتو وفراموشينك تنيا يك أمت لم روش حالاتنا وراستا بوتنسيالي دروس كردني إمبراطوريتي هس يك أمت إمبراطورية دروسكا أو أمتي كردية فقط كرد أو بوتنسيالي هس كإمبراطورية دروسكا نعرب هسي نترك هسي ونا إيراني هسيان خب أم ادعاء شي قوربو ومن إشي أم ادعاء بكمو بزانا أمريكا لسرزمين إيما دانايك نبو أمريكا لسرزمين إيما دانا بمعلاي كسيكي استراتيجيست كسيكي جنرال كسيكي رحبر كبتواني رحبريتي بتنسيلي مردميك بكا برو بدسكرتني دصلاتي قشتيان ونشانداني أمل قالبو بيكري روايتي كي مشتركة موجود نبو لسر زميني أما وتابع إمروش بريان بدروس كردنا أم مسألة قرد إما أواتا واديكو كإما أم بحثة مطرح كين بس أويتا يستقي وبيستو بودان كرد أوان إجن ملت بلفزي خويانو بكاريا بم كرد ملتي كي دوا كوتوي شكست خوار دوا كحتى ناتواني بير لا خو سريك بكاتو من إمروبة إيوه وتم تنيا أمتي كلا روشحلاتيني وراستا بوتنسيالي دروس كردني إمبراطوريتي هز كردة وكسي كنيا حيش كسي ترنيسي بابين أما براسي كين من يكسري دي بيتم كرقا لجيرة ناوى إيران قورية فرحنجي بو تابر لوي كبيمان حيدري لراپرين كردوار سر بخو باسا إيران قورية فرحنجي بكا يك كرد لم سرزمين كردوارة نيزاني أهمية باس كردن بروجي إيران قورية فرحنجي چيا بو باسي نكرد سببي هسا سببكي أوسا حيج كسي لم سرزمينه
هیچ کەسێ لەم سەرزەمینە نازانێ ساختاری دەوڵەت دەسەڵات حکوومەت چۆن دروستەکرێ نازانێ کە نازانێ چی بە کەڵک تێت چی بە کەڵک نایێت تەوەجۆکەن نازانێ مەسەڵەن وەسە تۆ بەنایی نەزانی کەمچەوە دەردەخوا فڕیدێ بژی ئامە چیم شتە ناشیرینە فڕیدێ چون تۆ بەنایی نازانی چون هیچ کەسێک لەم سەرزەمینی ئێمە نەی ئەزانی حکوومەت چۆن دروست ئەکەن نەیزانی ئەم قسانەکە ئیکەن بە کەڵکە چی تێ کاورا گێجە گەوجە وەڕە خولە چیە نادانە بۆچی حازرن ئەمە بکەن بە دکتۆر و پرۆفسۆر و بێتێنێ چرت و پرت بێژێ بەناوە ئێسری قسە بە چه دەردێکەخوا تاریخە جەعلە جوولەکە بە چه دەردێکەخوا دروستکردنە شخصیەتهایەکی کەزایی داستانی وەکو شاه عەباس سەفەوی و وەکو شاه ئیسماعیل سەفەوی و وەکو سولتان محمود قەزنەوی وەکو ئالبتەکین و سەبوکتەکین و وەکو عوسمان بابا و وەکو حەمەی فاتح و ئەم شخصیەتە درۆزنانە کە دروست ئەکەن بە چه دەردێکەخۆن سەبەبیان چییە یعقوب لەیسە سەفاری و تاهر زولیەمینەین و بە چه کاڵکێک دێت خۆ بشێ بزانین بە چه دەردێکەخوا بۆ دروست کریاگەن گەوجن گیجن لە خۆیان و هار بووگن وەختێ هیچ شاهدێکی مەدیان لە دەسانیە کە ئیسباتی وجودی ئالبتەکین و سەبوکتەکین و حەمەی محمووی قەزنەوی و نادرە ئەفشار و کەریمە زەند و بۆ ئەمە بەحسەکەن خۆ پس من ئەمشەو گەرەکمە تەوزیح بەم دەوڵەتێ چۆندا ئەنین و من لە پێش و تەوزیحمدا بە ئێوە بە باوەڕ من هیچ دەوڵەتێ لە دڵە ئێرادەیە هیچ ملەتێ نەهات کەسە دەرەوە و لە دنیای حازرە لە ئەواخرە قەرنە نۆزدە تەمامە قەرنە 20 ئەوەی دانریا بەسەر ئەم سەرزەمینانە ساختارێکی کۆمپانی بازرگانی بوو وەکو کۆمپانی هێندە شەرقی وەکو ئەو کۆمپانیەی وا ئیاڵەتی متحدەی ئەمریکای گرت و کردی بە مستعمرە و خەڵکی کۆچان لەناوی ما بەقێ ئەمانەیش کە دروست کریاگن یەکێ بە ناوی مسر و یەکێ بە ناوی سوودان و کێنیا و غێنا و ئۆروگووە و پاراگووە و ئارژەنتین و ئیتالیا و لوکزامبورگ و تەمامە ئەمانەی کە ئێوە ئەوێنن ئەرمەنستان و تورکمەنستان و ئەمانە گشتی بازیە یەکسری شرکەت ئەم کۆگۆی زەویانە بەش کردگەس و مردمەکەیان گەوجان کردگن بەچی بە چیرۆکەکان 1001 شەهرزاد قسەگوو چیرۆکە بۆێژێ ئەچفێنێتەوە گوێتە لە تایف الحیە لێ بۆێژێ ئەتکاتە خەو لایەت بۆ ئەکا بەڵکو خەو بتباتەوە و تۆ حاڵیت نەوێ چه خەوەرە هیپنۆتایزت ئەکا ئەدواتە ناوە دنیای غەیبخانەی سڕە و دەروونە تۆ ئەم پاشای دەروونە تۆ ئیشێ لە ناوە دوڕە هەچوخنێتە دەر و تۆ نەفەهمی خۆ بابینە سەر ئەمەیکە یەک ڕەوایەتە سەردەمە کەسانێکە بەناو پسپۆڕانە دنیای غەرب لە علومە لە فەلسفەی جۆرا و جۆر فەلسفەی علم فەلسفەی هونەر فەلسفەی سیاسی فەلسفەی ئەخلاق ئەمانە یەک داستان تعریفەکەنەوە یەک ڕەوەندە تاریخی تعریفەکەنەوە ئێژن هەر ملەتێ لەم دنیا ئەمە ئەگەڕێنەوە بۆ کەسێ بە ناوی ئیبنە خەلدونیش معلوم نییە ئەم کتاوەی ئیبنە خەلدون کەی نووسیاگە چۆن نووسیاگە ئەسڵەکەی وا لە کوێیەکێ چاپی کردگە با بمێنێ ئێژێ هەر تەمەدونێک دەستپێکێکی هەست یەکسری مەحدودیەت داعنی تا ئەگا بە لوتکەی خۆی کە گەیە لوتکەی خۆی وەختێ گەیە ئستقرار وەختێ گەیە هێدی بوونەوە وەختێ تەهدیدی دژمنی لە خۆی دوور کردەوە ئەو جار ئەکەوێتە بیرە چی ئەکەوێتە بیرە خۆشیکردن ژیانە لوکسکردن و ئەو وەختە سەرەتای دەستپێکردنی فەسادی هەر تەمەدونێکە
ئەم تەمەدونە کە گەیشتە لووتکە ناگەهان ئەم حەزارەتە بەرەو خوارەوە تێت، یعنی لە فەسادا بەرەو زەوال ئەچێ. ئەمە ئەبێ بە سەرەتای دانانە تەوجیهە دروستکردنە دەوڵەت. مەسەلەن ابن خەلدون ئیشارە ئەکا تا قەرنە هەشت ئەوەی لە ئیسلامە ئەکرێت تا قەرنە هەشتە. تەمامە قودرەتە دنیای ئیسلام تا قەرنە هەشتە ئیسلامیە، لە بەشە معماریۆ، لە بەشە هۆنەرۆ، لە بەشە زانستۆ، لە بەشە تێگەیشتنۆ، لە بەشە فەلسەفەوە. تەمامە قودرەتە جیهانە ئیسلام ئەگات تا قەرنە هەشت. و لە قەرنە هەشتا جیهانە ئیسلام کە فەساد دایگرتگە و ئاغازە ئەم فەسادە لە قەرنی شەشۆ شروع بووگە، لە قەرنی هەفت و هەشتۆ ئەم فەسادە کرۆکە ئیسلامشکێنێ. بەچی؟ بە حەملەیە مۆغۆل بە سەرزەمینە ئیسلامی، بە حەملەیە تورکەکان بە سەرزەمینە ئیسلامی. و دەرنەتیجە تەمەدونە ئیسلامی بەرەو هەزیز و بەرەو نشێو ئەچێت. هەر ئەمە بگرە، ئەمانە بەحسی پەیدابوونە دەوڵەتە ڕۆم ئەکەن، ئەو حەزارەتە ڕۆم ئەکەن، و لێو دووە هەزیز ڕۆم ئەکەن. خەڵکە ڕۆم فاسە دەبێ، خەڵک ڕۆم لە ناوی شەهەوات و سروەت و پوڵ و خواردن و سپایس و فاسد دەوێت تا ئیمپراتوریە ڕۆم لەبین ئەچێت. ناگەهان بە مەسیحیەت خوێنێکی تری تێکەن، دەورانە دارک ئەیچتێت، مەسیحیەت حاکم ئەوێت. تەلاش ئەکەن سروەت بەدەستبێرن، سروەتیان نییە. ئوروپاوا لە وەزعێکی شەڕا، دوای عەزەمەتە ڕۆم ئوروپا هیچێکی نییە. لذا ئوروپا لە ژێرە فەرمانە کلیسا کە خۆی کۆ ئەکاتۆ بۆ پەیداکردنە سروەت پەلامارە ڕۆژهەڵاتە نێوەڕاستەدا، مصر و فلستین، بۆ خاترێەوەی سروەت بەدەستبێرێ. لەم کاتا ئیدەیەک پەیا ئەون بەناوە شۆڤالیە. شۆڤالیە شەڕکەرانە دڵاوەر و جەسوورە مەسیحین کە بۆ پەیداکردنە سروەت و نەشرە کلیسای مەسیحیەت شمشێرەگرنە دەستیان. و هەر سەرزەمینێک کە فەتحیەکەن ئەبێ بە هەنە ئەوان و ئەوەن ئەبن بە ئەرباب ئەو سەرزەمینە. لە پڕێکە ئەتفاقێکیان بۆکەوێ کە ئەمان تەلاش ئەکەن بگەن بە سروەت لە بەرامبەر سەد گەورەی سەلاحدینە ئەیوبیا قەرارەگرن، و سەلاحدینە ئەیوبی ئەمان ئەشکێنێت. خۆیان وائێژن و ئەمان شکستە خۆن. ئەم شکستەی کە ئەیخۆن ئوروپا ئەچێتە ناو لاکە خۆی، ئوروپا ڕواتە ناوە خۆی. و لە پڕێکا تەنیا جێگەیەک لە ئوروپا کە ئەگەشێتەوە شارە فلۆرانسە. ببەخشن، شارە ڤنیزە. شارە ڤنیز لە ئەوجە قودرەتە خۆیان لە قەرنە 12 میلادیە 100,000 نەفەر جەمعیەتی، 100,000 نەفەر. بۆ پوڵدارە لەبەرەوەی بازرگانیە دەریاییەکان لەگەڵ کێ؟ لەگەڵ مەدیتەرانە، لەگەڵ جیهانە ئیسلامە. ئەمە بەهانە کەس تەوەجۆ بکەن لەم تاریخە کە من بەحسیەکەم بۆتان. لە پڕێکا لە قەرنە 14 تاعونی تەواو جەهان ئەگرێت و ئەدا لە ئوروپا، تاعونێکی گەورە. بریتانیا لەو سەردەمە 3 ملیۆنە، تەواو بریتانیا 1.5 ملیۆن یەکوژێت، 1.5 ملیۆنی ئەمێنێت. ئەم ئیتفاقاتانە ئەبێ بەهۆی ئەوەی کە ئەم دەفعە ئوروپا بۆ خاتری ئەوەی بتوانێ پوڵ و پارە پەیدا بکات ڕوو لە دەریاکان ئەکا. یەکەم دەریانەوەردەکان ئیتالیاییەکان، ئینگلیسیەکان بە پێی چاوانەوەی کە جەزیرە بوون دەریانەوەردیان نەوگە. دەریانەوەردی ئیتالیایی تێرن. ئەوەڵ دەفعە ئاغای کریستۆف کۆلۆم پادشای ئیسپانیا و کلیسای کاتۆلیک مەئموری ئەکا بەم پوڵەی کە بەدەستی هاوردگە بچێت و تەرویجە مەسیحیەت بکات و جێگەهایەکی تر بۆ پوڵ پەیا بکات. ناگەهان کریستۆف کۆلۆم کەشفە قارەی ئەمریکاکە. ئیسپانیایەکان ئەڕژێنە ناوی قارەی ئەمریکا، بەشی جنوبی ئەمریکای لاتین کە جێگەی تەمەدونە مایەکان و ئینکاکان و ئاستەکەکانن کە تەمەدونیان هەسوو، تەڵایان هەسوو، پوڵیان هەسوو، نوقرەیان هەسوو. ئەمانە
ئەمە اتفاقە، ئەمە بربەستە بۆ ئەمانە دروست ئەوێ و ئەمانە لە پڕێکا بە شوێنە سروەتگەڕیانە، بە شوێنە فلزگەڕیانە، بە شوێنە تەڵاو نقرەگەڕیانە کەشفە قاڕەی ئەمریکاکەن. ئەمە چەندێ ڕاستە چەندێ دروست بۆ خۆیان با بمێنێتەوە تۆ ڕەوەندەکە بگدەمانە بزانە بەحسی چی ئەەکەن. پس ئوروپا لە جێگەیەکە چوە دەورانە دارک ئەیج، ئەسرە تاریکی، و لەم ئەسرە تاریکی ئوروپا قرچیاوە چوە ناو خۆی بۆ وامان لێهات، بۆ وامان لێ قۆمیە، خۆ ئێمە فرە مهم بووین، بۆیە هەڵ ئەسێتەوە سەرپێی لەبەرەوەی خۆی دەرخاوە لە پڕێکا ئوروپا قەپ ئەکا بەسەرە بڕێک لە جێگەی ئەم دنیا کە لە لایەن بەشەرە ئوروپایی و کەشف نەبوو. کۆمێدیەنێکی قەشەنگی ئینگلیسی بوو، خەڵکی ئەفریقای جنوبی بوو، ئینگلیسی قسەیە کرد، وتی وەختی یەکەم جار ئینگلیسیەکان هاتنە ناوە ئەفریقا لە ئەفریقای جنوبی قاویان کرد ئەک کاورای ڕەشپێز تۆمان دۆزی واگرامانە کەشف کرد. کاورای ڕەشپێز وتی گەماڵ باو تۆ کی من کەشفکەی؟ تۆ لەکوێ هاتکی؟ لەزا ئەمانە وەختی ئێژن کەشفە قاڕەیە ئەمریکا، یعنی ئەمریکا مەوجود نەوگە تا ئوروپایی نەیدیوێت. ئەمەیتر مهم نییە کە لە ئەمریکا هەندێ سوورپێسەکان مەوجود بووگەن، ئەستەکەکانن، مایاکانن، ئینکاکانن و ئەمانە مراوداتیشیان بووگە. ئەمە مهم نییە، مهم سەرەوەسە ئێمەی ئوروپا ئێستا کەشفمان کردگە، کەشف بوو بۆ ئێمە کەشف بوو. کاورای ئەفریقایی زندگی خۆی کردگە، تۆ چەکارەی لەو پەڕە دنیا وە پڕەپێ هاتکیتە ئەگرایژی من تۆم کەشف کرد، من تۆم دۆزیوە، تۆ کێ من بدۆزی تۆ؟ خۆ ئەم ڕەوەندە تاریخی لە بەردەستان ناوێ. ناگەهان ئوروپایی بەهۆی پەیداکردنە قاڕەیە ئەمریکا و دەستکردنە بەسەر تەڵاو نقرەیە ئەمریکا قودرەتیشیان گرت. لە پڕێکا کۆمپانیهای بازرگانیان ڕویان کردە نقاتێکی تری دنیا. هندوستان و پۆتەنسیڵ جەمعیەتی هندوستان و بازار هندوستان بازووی مستەقیمە ئستعمارە جەهانی بوو. تەواوە نابودی کورەی زەمین بە دەستە و مەچەکە ئینسانە هندی کریا و بە بەرنامەی ئینگلیسی و جوولەکە. هندوستان بە 253 ملیۆن جەمعیەتە 500 ساڵ 400 ساڵە پێشەوە. ئینگلستانە 5 ملیۆنیە قەرنە 17 استثماریەکە. هندیەکان ئەوەنە کرێکاران و نۆکەران و جەمعیەتە دەوڵەتە بریتانیا بۆ هەر سەرزەمینێک کە دەوڵەتە بریتانیایژێ دۆزی بمەسۆ هندی ئەکۆچێنێتە ناوی. تۆ ئەمڕۆ هندیت هەست لە ئەفریقا، لە مەداگاسکار، لە کنیا، لە ئەمریقای جنوبی، ببەخشن لە ئەفریقای جنوبی، لە ئوگاندا پڕە هندین. بچۆ کشوەرانە حەوزەیە کارایب پڕە لە هندی، بچۆ ئەمریکای جنوبی پڕە لە هندی. هندیە کە 400 ساڵە 300 ساڵەوان ئەوێ. ئەمە بەسترێکی تاریخی گەرەکە تۆ ئەمە بفەهمی. پس لەگراوێنی عنسورە ئینسانە هندی ئەبزار ئەستعمارە بریتانیاس. تەواو جەعلیات بەناوە تەمەدون سازی، کتێو سازی، دەستنەوی سازی لە هندوستان و لە کەلکەتە و لە بەمبەئی و ئەکری بەرەو سەرزەمینەکانە تەرە دنیا و بەتایبەتی سەرزەمینە کوردەوار. پس تۆیش لەگرا ئەم مەقاتە تاریخی دروست بخوێنیتەوە. بەشێکی فرە لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە لەلایەن کۆچدریاگەکانە هندی، پارسی و هندی عادی بە سەرزەمینە ئێمە پڕکریاگەسەوە، بە تایبەتی بەشی کەویر و سەحرا، بە تایبەتی ناو دڵە ئەو جوغرافیا کە وا لە حائل بینە کێوەکانە ئەلبرز و کێوەکانە زاگرۆسە. بەشێکی فرەی هندی پڕی کردگەسەوە لە تەیە 250 ساڵی ڕابردووە. بەرە هندی و پارسیانە هندیان هاوردگە، هەروە کە بردنیان بۆ مەناتەقی تر بۆ سەرزەمینە ئێمەش هاوردنیان. خۆ ئەگەر ئەمە تا ئەگرا
لەم مەوزوعانە تێگەین تا بفەهمی ئەساسە حکوومەت دروستکردن چۆنە. پەس ئەمانە تێن شکۆیەک، عەزەمەتێک، شکۆیەک و عەزەمەتێک دروست ئەکەن بۆ مەردمێک. پاشان ئێژن ئەم عەزەمەت و ئەم شکۆ لە جێگەیەکە ئەشکێ پاشان ئێژن وەختێک کە شکیا ئەم خەڵکە تێ ئەفکرن بۆ شکیان و سەر لە نوێ هەڵەستنەوە. تەوەجۆ بکە ڕەوەندەکە واسە دەپڕێکە ئەمانە ئەو نۆ کوڕێ و لێو دوای ئەوەی کە سروەت و دەسەڵات پەیاکەن فاسد ئەبن، دوای فەساد ئەڕۆنە ناوە تاریکی و لە ناوە تاریکیە بیر ئەکەنەوە کە بۆ وامان لێ قۆمیاوە هەڵەستنەوە. ئەم فۆرموڵە بگرن جا هەر بەم فۆرموڵە کە من بەم تاریخی بەحسم بۆ ئێوە کرد با بێمە سەرە دروستکردنە دەوڵەتە ئێران، دەوڵەتە تورکیە و بەشکردنە سەرزەمینە کوردەوار. ئیستا ئێوە ئەزانن هەبوون و دروستکردنی هینێ پێشزەمینە چۆنە. من ئەگەر وەبیرتان بێ لە دەبێتەکانە پێشەوتم کە کوردیەت جیهانە، فەلسەفەز، دنیابینینە، داڕشتن نەزمە و نەزمە لە بەرامبەر نەزمە ئاوەسێ، ئۆردەرە لە بەرامبەر ئۆردەرە، ئۆردەرە کوردی و ئۆردەرە ئینقیاد. پس من لە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ لە تەلاشێک کە ئێمە کوردمان لە حەوزەیە کە نظام سوڵتەی جەهانی تعریفی کردووە بە ناوی حەوزەی شەڕی ماف، زەمینەکەمان گۆڕا دامان خست، هاتین زەمینە شەڕ خۆمان تعریف کردو، وتمان تەقابڵە ئێمەتە کە دنیای غەربە، تەقابڵە دوو ئۆردەرە، دوو نەزمە. هەروە کە ئەمانە ئیدعایانە کرد تەزاد فيما بين اتحاد جماهير الشوروي وتزاد فيما بين الولايات المتحدة أمريكا وكشورهای أوروپای غربی تزاد دو ئۆردەرە، دوو ئۆردەر، دوو نەزمە. ئۆردوگاه سۆسیالیزم و کۆمونیزم، ئۆردوگاه سەرمایەداری و لیبرالیزم. هەر تیکیشیان نظام ئینقیادن. ئەمما نظام کوردی و ئەوەی کە ڕاپەڕینە کوردەوار سەربەخۆ بە ناوی مەتنی کوردیەت هۆنیوەوە باسی کرد، جەهان اختیارە لە بەرامبەر جەهانە ئینقیادە، جەهان حەقیقی و واقعیە لە بەرامبەر دنیای وەهم و خەیاڵە، غەیبخانەی سەڕە، ماترێکسە. ئێستا من ئەمە ئەکەمەوە، ئێستا من ئەم مەوزوعە ئەکەمەوە تا ئێوە بفەهمن. بۆ خاتری ئەوەی ئێرانیە دروستکەی، ئێشێ چی بکەی؟ ئێشێ تاریخێکی بۆ دروستکەی. ئەم تاریخە ئێشێ لە جێگەیەک و دەست پێ بکە. خۆب تێنە سەر دەستپێکە تاریخی ئێران. تاریخی ئێران ئێشێ بە یەک قەومێ دەست پێ بکە بە ناوە قەومە ماد. ئەم قەومە مادە حزوری لەکوێ هەست؟ لە کتاوە مقدسە یەهودیەکان. بۆ ئەم قەومە مادە دروست ئەوێ؟ ئەم قەومە مادە دروست ئەوێ لە بەرامبەر سەرکێشی و چەتەگەریە قەومێکی خەتەرناک بە ناوە قەومە ئاشور. ئیستا بەر لەوەی بێنە ناوە مەقولەی ماد ئەشی بڕێن ناوی مەقولەیە ئاشور. ئاشور کێس؟ ئاشور مردمانێکی سەرکێشی، جەردەی، چەتەی، کار نەکەرن کە بە چەتەی ژیانەوە نەبەرەوە، وانە کوێوانە نینەوە. ئەم کوردەواری ئێمە ئەمانە پەلامار جوولەکە ئەدەن و ئەڕۆن جوولەکە و حکوومەتە ئیسرائیل جوولەکە ئەشکێنن و جوولەکەیەکی فرە کۆچ ئەدەنە سەرزەمینە ئێمە کەی 2700 ساڵە پێش. تەوەجۆ بکەن چۆن تاریخەکەت بۆ داهەنێن. ئیستا سەرزەمینە ئێمە جوولەکەی تیا دروست بووگە وا لە ئەم سەرزەمینە. ئیستا معلوم نییە ئەم قەومە ئاریا کەی تێتە ئەم سەرزەمینە کە جوولەکە ئیدعاکە بەر لە هەرچی کەسە ئاشووری ئێمەی کۆچدا ئەگرا، وای ناگرا. هەر ئەگرا لێو دوا ئەوێت و کانونە لە دایکبوونە شتێ بەناوە ماد. ماد لەکوێ مەوجودە؟ ماد فقط لە کتاوە یەهودیەکانە مەوجودە، لە بەشە جینەسیسا، لە چاپترە جینەسیسا فەسڵە پەیداویشە ئەهدە ئەتیقە ئۆڵ تەستەمەنتە. ئیستا خۆب ئەمانە کاریان هەسا چون ئیستێشی عەزەمەتە یەهودی یەواش یەواش دروست بوێ. پس یەهود دەفعێش کەستەخوا لە ئاشور
کۆچ ئەدرێتە سەرزەمینە ئێمە لە ناو ئەم سەرزەمینە ئێمە کە جوولەکە مەوجودە لە پڕێکا مات پەیاوێ مات هەنێ کۆچەری و شوان و ئاریایین بەڵام معلوم نییە لە سیبری و هاتکن لە ئەسکاندیناوی و هاتکن کەس نازانی وانەکرا ئەمانە ئەکەونە بەرهێرشە ئاشووری ئەمانە چون حکوومەت نیەن و ئاشووری حکوومەتە ئاشووری ئەتوانێت چەتەی بکات و ڕایەن ماڵێت و بە کۆیلەی بیانگرێت و ماڵیان بوات لە پڕێکە ئەمانە ماندوو ئەبن و هەنێ قەبایی لە ماد لە دەوری یەکتریا کۆ ئەبن و لە شارێک بەناوە حکمەتانە بەناوە حەمەدان و دانەیەک لە ڕئیس عشیرەکانە خۆیان هەڵەبژێڕن بەناوە دیاکۆ بوێتەوە ڕەحبەریان و ئەمانە بتوانن لەگەڵ ئاشوورا شەڕکەن پس چی ئەبێتە هۆی دروستکردنە دەوڵەتە ماد چی؟ حملە و چەپاوەڵ و چەتەیە ئاشوور یعنی هیچ مادێدانە نیشکەسە و بیری لێ بکاتەوە و بێژە بڕاستی و ئێمە پێویستمان بە خەدەماتە و پارەیە و حکوومەتە و ئەمنیەتە و نە ئاشوور تێپا پەلامارە ئەمان ئەدا ئەمانە ئێژن ئێشێ ئێمە دەسەڵاتی دروستکەین کە ئاشوور نەتوانێت ئێمە بخوا کەس نایژێ ئەی ئاشوور چی متحیدی کردوون باشە ئاشوور بوو بە حکوومەت کەس جواوە ئەمە ناداتۆ تۆ دائیمەن لە وەسەتە داستان و چیرۆکە ئاڕۆیتە ناو لە ئەوەڵەکەیوە ناڕۆی لەگرا مهم نییە ئاشوور کێس چون ئاشوور بەرەبەرە لە ناو تاریخ لاچێ پس مهم نییە تۆ لە خۆت سوال کە ئەرێ ئاشووری چۆن بوو بە حکوومەت چی بوو بەهۆی ئەوەی کە ئاشووری یەک بگرین باشە ئێمە قبول ئەەکەین ماد حملەی ئاشوور ئەبێتە سەبەبە ئەوەی کە یەک بگرێت ئەی ئاشوور چی بووگە بەهۆی ئەوەی کەمانە یەک بگرن چەتەی ئەی چۆن چەتەی باسەوێ ئینسانەکان یەکتری بگرن مەجموعەتر چەتەی نەیانکات بە متحیدەکی یەکتریە پس تۆ ئەوێنی تەوزیح نادەن ئاشوور چۆن لەدایکەوێ تەوزیح نادەن سومر چۆن دروزەوێ بۆ لەبینە چێ تەوزیح نادەن بۆ چون ئەمانە وەنە پاڵەوانانێک کە تۆ تێریتیانە ناوی سناریۆ و چیرۆکەکەت و قەرارە پاڵەوانەکان بکوژی وە دەریانکەی پس لە پڕێکا ناگەهن پاڵەوانێ پەیدا بێ خۆ لەگرام مهم نییە کە ئاشوور هەست لەگرام مهمە کە ئاشوور ئەبێتە هۆی پەیدابوونە دەوڵەتێ بەناوە ماد تەوجۆکە ئیستە ماد حملە ئەکاوە هێرش ئەکاوە ئاشوور لە بینەوە وا لە بینیان ئەوە ئەمە 2700 ساڵە ئەم ئاشوورە بەختە پشت ڕاست ناکاتەوە کەس نازانێ بە چەکی نەوەوی لیانیدا هەموو ژنەکانی ڕەهەمی دەرهێنان هەموو پیاوەکانی لە پیاواتی گرت و خەساندنی کەس نازانێ ئەم مادە چی کرد بەم ئاشوورە کەس نازانێ ئەم ئاشوورە حتایە نەما پس ئاشوور کاری تەواو بوو پاکمان کردەوە لە تاریخ خوا حافیز سەرچاوم ئاشوور تەواو هاو کات کە بابل لەگرا ماد مەوجودە لە پڕێکا بابلێ دروستەوێ کەس نازانیان بابلە لەسەر چی دروزەوێ بۆ دروست ئەوێ چی ئەبێ بەهۆی ئەوەی کە ئەم مردمە یەک ئەگرن و ئەون بە بابل و ئەبن بە حکوومەت ئێمە زانیمان ماد لەبەر خاتری تهدیدی ئاشوور یەکی گرت و حکوومەتی دروست کرد ئەی بابل لەسەر چی دروستی کرد ئەی ئاشوور لەسەر چی دروستی کرد کەس ئەمە نایش بۆ چون ئاشوور و بابل وەکو ئەنتەر هاوریاگنە ناوە بازی کە کاراکتەرێکی تر بخولقێنن هەر کەسێ نووسەری ئەزانێت هەر کەسێ ڕۆمان ئەخوێنێت تۆ ئەزانێ من چێژم هەر کەسێ فیلم ئەوێنێ ئەزانێ من چێژم تۆ ئەوێنی دانەیەک زدە قەهرەمان تێریتە ناوە داستان و حەزبی ئەەکەی سەریع لەبەرەوەی قەهرەمانی بێگەورەکەی ئیستا بابل ئەڕوا پەلامارە دەوڵەتی یەهود ئەدا یعنی ئەو ئیسرائیلە کە ئاشوور لە بینی برد لێو دوا کریاوە یەهود لە جنوب فلستین و ئیستە بابل ئەڕوات ئەم یەهودە لە بین ئەوە وەی قەومی بەنی ئیسرائیل تێرێتە بابل بابزانن کاورا چ خۆش بازیەکەتان بۆ ئەچنێ ئیستەل ئەمە بیر ئەکاتۆ من چۆن ئەم یەهودیە لە دایک بزێنم چۆن ببم بە مامای یەهودیەت خۆ
تو لپڕێکا نازانی فارسێ موجودە، فارس کێز، پارس کێز، پرژن کێز، پرشیا کێز نازانی. ئێشێ ئەم پرشیایشە یهۆ لە دایک بوێ. طبیعەتەن تو قوم فارسێکە ئێشێ بوێ ئەم قوم فارسە تەفکیر بکە و بیر بکات و فکر بکات و کە حکوومەتی گەرەکە و پارەی گەرەکە و دەسڵاتی گەرەکە و تا دانیشێ دەوڵەتی دروستکە. فارسەم کارە ناکە. دەی ئەم فارسە ئیستا نێ لە ژێرە حملەی هیچ کەسێکیشە، هیچ کەسی حملەی پێ ناکە تا وەکو مادەکانی یەک بگرێ. باشترین ڕێگە ئەمەسە ئەم فارسەکە لە دایک بووگە بێژین ئەم فارسە ڕئیس عەشیرەیەکی بوو کە نیشتێکی ڕئیس عەشیرەیەکی بوو پاشای ماد بۆ خاتری ئەوەی کە ئەم ڕئیس عەشیرەی فارسە بگرێ کچەکەی خۆی دا بە ئەو کچە خۆی دا بە ئەو کچەکەی کێز دانێ زەریف و خۆجوان توخوامەمان کوژە چەنی شیرینی دادەماندانە دادەماندانە ئەوێت و ژنەکێ ژنە ڕئیسە قەبیلەی فارس ئەم دادەماندانە دووگیانەوێ ئاوسەوێ ئاستیا کە پادشاهم ماد خەو ئەوێنێت ئەم کەنیشتیە خوێنێ لە ناو پێوە تێتە دەرەوە لە ئەندام زێی هەموو ڕۆژهەڵاتە ناوین و جەهان ئەگرێ جائسەیتر جالبە ئەمە خەوە خەو کارە جوولە کەس خەوم دی و بابێرین و باسیکردن و ئیتر چەموچینە چەنگیز هەروە لە دایکەوێ باوکی خەوەوێنی تەموچینە چەنگیزیش چۆن ئەزانن تەموچینە چەنگیزە باوکی وەختی چەموچینە چەنگیز لە دایک ئەوێ لە ناوە دەستیا لەپێ خوێنی واتیە باوکی بانگەکە لە ساحر و جادوگەر و هەسێرە ناز ئێژێ ئەمە بۆ واسەم کوڕە ئێژێ قوڕوان ئەم کوڕە تۆ دنیا ئەگرێ تەوەجۆکەن تەیمورە لەنگی شەرواسە گشتی واسە داستانەکە یەکێ کە کارێکی نیە خۆی ئیمپراتۆری دروستکردن من خۆم وتم بابەمەوان بۆ منیش فیلمێ دروستکەن بێژە من وەختێ گەرەکوم لە دایک بووم باوکم خەوی دیگە کە جەهان ئەگرم باوەڕکەنی و کارێکی نییە تو ئێشە بەلەخەرەیە پێگە مەشروعیەتی بۆ خۆت دروستکەی پس ئیستە تۆ ئەوێنیت قەوم فارس پێویست نییە تەفکیر بکە پێویست نییە پێغەمەری بۆ بێت پێویست نییە بکەوێتە بەرهێرشە کەس پێویست نییە تەهدیدی مەرگ واداری بکە حکوومەت دروستکە بەڵام یەک کەس ئەم کەسە هەڵبژاردەست بۆیە یەک کەس ئەم کەسە کە ئەوێتۆ کەنیشکەزای ئاستیاگ زڵمی لە حەقاکە ژێ ئەم کوڕەوا خواخڵی بژارگە و خۆی شیرینە و فرە گەورەس ئەم سەگباو کە بوون لە بینی بوون ئێژێ بە وەزیرەکەی کەنیشکەکەم زا مناڵەکەی بوون لە بینی بوون وەزیرەکە ئێژێ ئەمە قەومیانە لێودا پەشیمانەوێت و ژێ نەوەکەم کووە نایکوژێ ئەڕوا ئەیداوە شوانێ کوورش گەورەکە ناوی ئەنێن سیروس با بزانن سیروس ناوە باوکە حڕۆسە حڕۆس خوای خۆرەتاوە مسریەکان دایکیشی ناوی ئایسەسە حڕۆس کوڕە ئۆسیرۆسە و ئایسەسە ئێژن حڕۆسزۆن یعنی زۆنە دەرهاتنە خۆرە هاتۆ لە ماهوارەکە ئایبیسی حڕۆس خۆرە لە ڕۆژهەڵاتۆ دەرتێ لە خۆرئاواوە ئەنیشێتەوە 12 ساعت ئەو زۆرەسە هۆریزۆنتاڵی پێژن ئاغا کوڕێک ئەوێ ناوی ئەنێن سیروس ئاغا سیروس کوورۆش ئەوێ تۆنەوەی ئاستیاگ کوورش بەرەبەرە ئەزانێت و ئەزانێنە نەسڵە پادشا سووتی ئاستیاگ ئەکوژێ ئاغا کوورش وا ئەوێتۆ پادشا ئێرانیەکان وا ئەو نۆساحێوە قودرەت خوا هەڵی ناگرێ کاورا خەوی دی و کاورایان بر فڕیان دا و لێ دووە هاتۆ و قودرەتی گرت خەیلێ مەسخەرەسنە فرە چرت و پرتونە چرت و پرتوتر پس ئیتر دلیلی نەگەرە کە تۆ دلیل بێری تۆ فارس بۆ دەوڵەت دروستەکە ئەسڵەن دلیلی نەگەرەکە تەوزیحماندا یە مادی هاتی ئاشوورێکی لە بین برد و ئاشووری تر نەما تاو لە داستان چووە دەرەوە
ناگەهان ئێستا ئێران ئێستا فارس بووە ساحێوی دەوڵەت ئێستا خواوە ئەم قودرەتەی داگە وە کوورشی پاراست بۆ ئەم کارێ کردگە لەبەرەوەی کوورش حملە بکاوە بابل لە بین بووە هەروە کە کاکە دیاکۆ ئاشووری لە بین برد بۆ جوولەکەەوە ئەم داسانی دروست کرد و کاکە کوورشی شتێ بابل لە بین ئەوە بابل ئیتر هەتایە پشتە لاز ناکاتەوە تۆ یەک بابلی بە من نیشان بە موجود نییە زوانە بابلی بە من نیشان بە موجود نییە تەوا وەلێ چه ئەتفاقێکەکەوێ جوولەکە ئێژن خوای یەحوە بۆ ئێمە منجی هەنارد بەناوە سیروس لە قەومێکی ترا کە بێت خزمەت بە ئێمە بکاوە ئێمە ئازادکە ئەمان لە چینێکە کە ئاشور کۆچیاندابوون هاتوونە سەرزەمینە کوردەوار کوورش کە ئیستە نجاتیان ئەدا یانێ بنە چەقەکە یانێتە حەچیان نەماگە ئەو خوارەکە ئەمیشە کوورش کە نجاتیان ئەدامانە ناڕۆنەوە بۆ فلستین خۆڕ تێن ئەڕۆن لە وەسەتە ئێران شارێ دروست ئەکەن بەناوە یەهودیە کەی لە کاتە کوورشە خب پس تۆ ئێستا دیت ئەساست دروستکردنە دەوڵەت چه شکلیە تۆ لەگرا یەک چت نافەهمی تۆ نافەهمی ئەم ئێرانە کە ئێستا خەریکن بەحسیەکەن شکۆی پێدەن عەزەمەتی پێدەن خامنشیانی بۆ دروست ئەکەن ئەم خامنشیانە کین ئەم عەزەمەتە ڕواتە گیرفانە کێ دە ئەم کوورشە خوا بۆ پاراستی ئەم کوورشە بۆ ئەوێ تێتە دنیاوە تێتە ناو داستان کە یەهود لە دایک بوێ بزانن فرق لبين قوم بني إسرائيل وفرق لبين يهودية قوم بني إسرائيل قوم كخوايك بناوي يهود ودينك خوايك بناوي يهوى ودينك بناوي يهود سرويس أدابم قومه حل برو يم قومشت الشيرينيك خواچاي وابيانو دين مخصوصي وينها أرجع خوايم مخصوص وعلى اختياريانا ئەم خوا لە تەریق موساوە موسا مهمترین پێغەمبەر یەهودیە چون بە یەهود هۆڤیەتەدا موسا مهمترین پێغەمبەر یەهودیە پس تا زەمانە موسا ئەو دینە واتێت دینە یەهود وا لە خزمەتە قەومە بەنی ئیسرائیلە قەومە بەنی ئیسرائیل نێ لە خزمەتە دینە یەهودا تەوەجۆتان کرد وەلێ وەختێ کوورش لە دایکەوێ یەک ئەتفاقەکەوێ قەومە بەنی ئیسرائیل تەبدیل ئەوێت بە دینە جەهانی و ئەبێ بە یەهودی ئیتر ناون و بەنی ئیسرائیلی ئەوونە یەهودی لای خۆمان ئەیان و موسایی لای خۆمان ئەیان و جوولەکە یەهودی ئەمە بۆچی خاسە ئەمە بۆچی خاسە ئەمە بوو ئەمە خاسە کە تۆ قەومە بچووکە یەهود قەومە بچووکە بەنی ئیسرائیل کە حیچێنیەن وایان لێ بکەی جەهەن بگرن چی جەهەن ئەگرێ هۆڤیەتی ئینتزاعی دینی جەهەن ئەگرێ تەوجۆتان کرد قەومێکی بچووک وا ملیۆنیە نەفەر نییە ناتوانێت دنیا بگرێ بەڵام ئیدەیەک ئەتوانێت دنیا بگرێ ئەم ئیدە چیە یەهودیەتە تۆ لەگرا ئەوێنی ئەم تاریخە بۆ یەهود دروستەکرێ ئێران یعنی چی؟ یعنی سەرزەمینە یەهودیەکان ئەمە تاریخێکە کە یەهودی دای ئەنێ کە بەرەبەرە ئەم کوردەوارە بەشکە بەرەبەرە ئەم کوردەوارە بەشکە پس تۆ فۆرموڵەکە دی فۆرموڵەکە خەیلی قەشەنگ و دیتان یە شروعێ دەستپێکێ ئەوجێک بەرەو لووتکە فەسادێک بەرەو هەزیز بیرکردنەوە لە چۆن ڕاست بوونەوە بە هەڵگەڕانەوە بە شکۆی ڕابردوو بە هەڵگەڕانەوە بە شکۆی ڕابردوو و بیرهێنانەوەی شکۆی ڕابردوو
لەم مێژووە هیچ کام لە ئێمە ئاگادار نین، هیچ کام لە ئێمە ئەمانە نەزانیگە تاکەی تا 200 ساڵە پێش وردە بە سوورەتە سیستەماتیک لە 100 ساڵی ڕابردووە، هیچ کەس ئەمەی نەزانیگە. ئەم مێژووە لە پڕێکە سخۆی دەرەخە. پس ئیستە سەرزەمینە ئێمە پڕ بووگە لە جوولەکە. ناگەهان چی خەخامنشی لە بینەوە؟ حملەی ئەسکەنەر حملەکەوە حەخامنشیان لە بین ئەوە جێنشینەکانە ئەسکەنەر دائانیشن بەناوە هێلەنیەکان و سلۆکۆس فەرماندە لەوێ دانیشێ. لە ناو دڵە حکوومەتە سلۆکوسا کودتا ئەکرێ. 400 ساڵ دوای حکوومەتە ئەمانە ئەشکانیان دەسەڵاتەگرنە دەسەوە. ئەمە گشتی قسەسا لە پڕێکا لە ناو دڵە ئەشکانیانیش کودتایە ئەردەشیرە بابەکان دەست پێەکە و ساسانیان لەدایکەون. ساسانیانیش بە حملەی عەرەب نابوودەون. ئیستە ساسانیان نابوودەون چه اتفاقێکە کەفێ؟ خولەفای ئیسلامی حاکمەون 300 ساڵ 200 ساڵ ئێرانی سکوت ئەکا. لە پڕێکا دوای 200 ساڵ ئێرانی دەم ئەکاتەوە. ئەوەڵین و مهمترین کارێکە ئەکەن چییە؟ هۆنینەوەی شتێکە بە ناوی شاهنامە. ئەبوو منسوورە وەڵبەفە دەست پێکە ناتوانێ فردەوسی تەواویەکە. خب تۆ لەگرا ئەوێنی تەلاش ناگەهان ئەدێ ئێرانی تەلاشەکەن لە ژێر دەسە عەرەبانەون، چون عەرەب بەمانێژن ئەجەم. ئەمە لەکوێ؟ لە خوراسان. ناگەهان سەرروکەلەیە ئالە بوویە پەیاوێ. ئالە بوویە هەنێ ماسیگیرن، ماسیەگرن. ناگەهان لە ماسیگرتن و ئەوونۆ قارەمان و پادشا. ئالەبوویەی شیعان. دوای ئالەبوویە یعقوب لەیسە سەفاریە تاهرە زولیەمینینە بەرە لە حەوزەی خوراسان قدرەت نظامی خەریکە لە بەرامبەر خەلیفەی موسلمینە قەد ئەڵەمەکە. ئیستە ماهوردی تێت خلافەت تئۆریزە ئەکاتەوە کە خەلیفە چه شکلیە؟ ڕسالەت و سولتانیە تێرێوە بەحسیەکە. بزانن هەر سەردارێک کە بە شمشێر بەشێک لەم سەرزەمینە ئیسلامیە ئەگرێ مادام خراج خەلیفە ئەدا، مادام بەناو خەلیفە خوتبە ئەخوێنێ، خەلیفە حکوومەتە ئەم سەردارە شمشێر کێشە بە ڕسمیەتە ناسێ. بزان چ بازێک قەشەنگ ئەچنرێ. ئەمە چۆنیەتی دانانە دەوڵەتە. کەس نایژێ ئەم تورکانەوە تێنام سەرزەمینەیە ئێمە حملەکەن چی بەعسەوەی یەک بگرن؟ چی ئەوێتە هۆی یەکگرتن؟ نە دینە، نەخواس، نە عەرەبە. تۆ بێژی عەرەب محەممەد هات دینە ئیسلام هات عەرەبی یەکگرتو کرد. چی تورک یەکگرتووەکە؟ دێخۆ تورک نە دینیان هەست، نەحیچ مشتێ وەحشین، مشتێ غوڵامە جنسین. چۆن ئەمانە گشتیانەوە شەڕکەر و لە پڕێکاتێن و جێگەیە فەتحەکەن و دانیشن و ملی و کەس نازانی. جواوی موجود نییە. یەک ساختمان، یەک مستراو، یەک توالەت لە عەزەمەتە ئەمانە موجود نییە. بینای هیچ شارێک موجود نییە. یەک مزگەوت موجود نییە. هیچ شاهدێکی تاریخی و مادی موجود نییە. وەلێمە چیرۆکی دەوڵەت دروستکردنە. تۆ ئەم دەسە بگرە بێ تاکوێ تا ئەگەیت داستانە سەلاجقە. لە داستانە سەلاجقە ئەکەی بە زوهورە شاخەیەک لە سەلاجقە بەناوە عوسمان بابا و ئەم ئاغا ناگەهان حکوومەتە عوسمانی دروستەکە. لە بەرامبەر تەزاد حکوومەتە عوسمانیە لە ناوە دڵە تەکایاوە خانەقەینا دوو کوڕە شەیخ سەفیەددینە ئەردەبیلی، شەیخ جونەید و شەیخ عەلی لە دیار بەکرە ئیمڕۆژیە ئەون بە شیعە بۆ خاتری وی لە بەرامبەرە سوڵتانە ئاناتۆلیا بوێسن. سوڵتانە ئاناتۆلی نە کاخی هەست، نە مستەراوی هەست، نە جبەخانە و ئەسڵحەخانەی معلوم نییە کێس. لە پڕێکە حکوومەتە سەفەوی لە دایکەوی. ئەمە لەکوێ؟ لە ئەردەبیل، لە تەورێز. شا ئەسماعیلێکی سەفەوی 11 ساڵە ئەتوانێت حکوومەتە سەفەوی دابنێت. 11 ساڵیسی.
یا 13 ساڵ ئەگەر شتمانەکە. خب لەگرا یەواش سەرزەمین کوردەوار لە تەیە 500 ساڵە ڕابردوو ئیتر لە بەستەرێکی تاریخەوە کە تێ جوولەکە هاتکە جوولەکە فسی کردگە خەفتەگە شاس و تێت و ئەچێت و تورکە حیزە تێت و ئەچێت و لە پڕێکە لە 500 ساڵی ڕابردووە ناگەهان دوو ئیمپراتوریەت سەردەرتێرن و سەرزەمینە کوردەوار ئەوێ بە دوو بەش و عەرەب ئیتر لە داستانە ئیسلامیەتا خروج ئەکا و ئەڕۆنە بیاوانەکان و عەرەب ئەڕۆنە شوێنە حشتر و میزە حشتر و شیرە سوسمار و ئەمانە عەرەب ئیتر بەریەدا تا کێتێت ناگەهان دوو حکوومەت لە بەرامبەر یەکتریاوێسن دوو ئیمپراتوریەت عوسمانی نەمایندەی جەهانە تەسەنن سەفەویە نەمایندەی جەهانە تەشەیع. خب لەگرا قوتببندی دنیای ئیسلامەکرێ و سەرزەمین و کوردەوارەکرێ بە دوو کەرتەوە و ناگەهان دوو ئیدەی ئیسلامی لەدایکەون بە مردمانێکی غەیرە عەرەب یەکێک بە مردمانە ئێرانی وەشی ئەگەری یەکێک بە مردمانە تورک و عوسمانیگەری. خب قەشەنگ تاریخەکە ئەگاتە کەی ئەگاتە وەختە ئاغازە ئستعمارە دووەلە ئوروپایی ئەو وەسەکە ئوروپایی خەریکن ئستعمارەکە ئەگاتە دەورانێک وا ئوروپایی خزیاگنە ناوە هندوستانیش بە فەڕەنسا و بە ئینگلیس و خب پس ئێوە دیتان ئەمانە ڕەوەندێک لە ئوفت و خیز و هەڵسان و کەوتن و هەڵسان و کەوتن و هەڵسان و کەوتنیان دروست کرد دەوڵەت بۆ تۆ دروستکە ئەمە کشتی داستانە داستان وەختی تۆ کۆشکێک نادۆزیتەوە مزگەوتێک نادۆزیتەوە بگاتە ئەوەڵی تاریخی حملەی عەراب بە سەرزەمینە ئێمە نیشانەدا کە ئێمە حملەی عەرەبمان تەجروبە نەکردگە مزگەوت مەوجود نەوگە شار مەوجود نەوگە کە عەرەبێ بێت بگرێ بەڵام ئەمە هەمووی لەسەری کاغەز مەوجودە و ئەمە لە زانکۆکان و لە دانشگاکان و لە مەدرسەکانە و لە فیلمەکان و داستانەکان و سریاڵەکانە ئەکرێتە ناوە زەهنە ئێمە. ئەمە گشتی بۆ چییە؟ بۆ خاترەوەی دەوڵەت دروست بکەیت. پس تۆ ناگەهان ئەوێنیت یەک ملەتە دایک و باوکدار بەناوە ملەتە فارس 2500 ساڵە ئەمانە دایک و باوکدارن بووگەن هەر ئیمپراتوریان بووگە هەر کەوتگن هەردووبارە ڕاست بووگن و هەر کەوتگن هەردووبارە ڕاست بووگن و هەر کەوتگن. تو لە پڕێکا قەومێکی وەحشی مۆغۆلت هەست قەومێکی وەحشی مۆغۆل لە بیاوانەکانە مۆغۆلستانە کاورایش کوڕێکی ئەوێ کوڕەکەی لە پێخوێن وانە ناوی دەسیا ژی جیهان ئەگرێ ئەم کوڕە ناوی تەموچینە تەموچینە چەنگیز ناگەهان چین ئەگرێ ناگەهان تێ سەرزەمینە ئێمە ئەگرێ ناگەهان حملە ئەکاوەنەوەی تەموچینە چەنگیز هۆلاکۆخانە مغۆل المعتصم بالله ئەگەر شتبانەکەم عەباسی ئەکوژێ. ئەمە ئەزانی وەسە کامە سەناریۆ ئەمە وەسە فەتح ڕۆم تەوەسۆتە ئاتیلای تورک مغۆل ئاتیلا ئیمپراتورە ڕۆم لەبینەوە ئاتیلا. پس تورک کاریان ئەمەسە کە ڕەوەندە تاریخ ئەگۆڕن لەو لاوە کە گەرێکیانە ڕۆم لەبین بوون ئاتیلا تێ ڕۆم لەبینەوە لەم لاوە کە گەرێکیانە خلافەتی ئیسلامی لەبین بوون کێ لەبینیەوە کێ لەبینیەوە هۆلاکۆخانە مغۆل لەبینیەوە. بۆ ئێوە جالبە هیچ خلافەتی لەگرا مەوجود نەوگە ئەمانە گشتی ئەکەن کە خلافەت بگا بە کێ بە تورک بە کامە تورک بە تورکە خەزەری تورکە خەزەری کێن یەهودین تورکە خەزەری یەهودین زوانە تورکیشیان وەسە باڕەی کاوەڕ و یەکدانە وشەیان نییە بە کەڵک بخوا. ئەمەکەی تەوەجۆ بکەن لەم داستانەها و ناگەهان لە سەرزەمینە ئێران ئیمپراتوریەتە سەفەوی تێ پس سەرزەمین و کوردەوار بووە دوو بەش بەشێ تورک ئەم بەشەکەیشی هەر تورک وەلێ ئەمیانە ئێرانی ئەویانە تورکە سنی و تورکە تورک.
خۆ تۆ لە دوای ئەمە عوسمانی ناشەوێت هەرواتێت یەسری تاغیراتەکە ئەگات و سولەیمانە قانونی سولەیمانە قانونی حساسەکە وەزعەتی باش نییە جامعی باش نییە یەکسری ئیسلاحاتە قانونی دروستەکات بۆ ئیمپراتوریەت عوسمانی بۆیە ناوی ئەنێن سولەیمانە قانونی وەری ئەم اتفاق لە سەرزەمینە ئێران ناکەوێ ئێران چی لە بینیەوات چی سەفەویە لە بینەوە شاع عەباس و عەزەمەت و گەورەیەوە پرتوقالی تێ و ئەڕوا گۆمبرۆن ئەگری و گۆمبرۆنەوێت و بەندەری حەواس چی لە بینیەوە دانەیە ئەفغانی بەناوە ئەشرەفە ئەفغانە سپێون لە ئەفغانستانەوە 10,000 نەفەر تێ شا سوڵتان حوسەینە سەفەوی لە مورچە خورتە ئەسفەهان و ئەشکێنێت شکستی ئەدا و ئەسفەهان ئەگرێ دووبارە داستان تکرار بووە سەفەویە بەدەسە کێ لەبین چوو بەدەسە مەحمووی ئەفغان ئەی مەحمووی ئەفغان چی پێهات وەڵا نازانی لە پڕێکا نادرە ئەفشار لە سەردارانە سپاهە سەفەوی لە دایکەوی مەحمووی ئەفغان شکستە دات و هندوستان 70 جار ئەگرێت و کوهنوور و ئەڵماس و نور و ئەفشار و سەگبا و کوفرە موهیمە و لە قەلاتە نادریە ئاخری کوژن ئیستا سەردارەکانە ئاغایە خۆ ئەمیشە کوژیا بۆ چون ئینسانی تەمەعبازێک و چنووک و پوری نەداوە خەڵکی هەر فتح و فتوحاتی کرد شەوێت تەسبیمی گر سەردارەکانی بکوژێ سەردارەکانی حملەیان کردە خێمەکەی کوشتیان سەرە شەب سەرە قەت و تاڕاوش داوش سەحەرگەه نەتەن سەر نەسەر تاش داشت ئەمە ڕەوایەت یەکتری تەکمیلەکە پس ئێران بووگەسۆ شیعە ناگەهان نادر ئەیان کاتۆش سنی ئێشێ نادر بمرێ چون نادر ئەزانی چۆنە وەختی خۆیشی ئەمرێت جێنشینی نییە چون کوڕێکی بوو ناوی ڕزا قولی میرزا نادر مەشکوک بوو بن ڕزا قولی میرزا کە گەرەکێکی باوکی بکوژێ بنێشێتە جێگەی کوێری کرد ئیتر بەریان گرت ئەم ئاغایێ نادرە ئەفشارە لە بین نەچێ نادر ئەفشار ئەمرێ سەردارەکانە نادرە ئەفشار ئەبولحەسەن خانە قاجار وە کەریم خانە زەند ئەکەونە تەلاش کە ئێران بگرن ئەبولحەسەن خانە قاجار لە کەریم خانە زەند شکستە خوا وە کەریم خانە زەند کوڕە گەورەیە ئەو حەسەنە قاجار ئەگرێ بە گرەوگان بناوە کێ بناوە ئاغا محەممەد خانە قاجار ئاغا محەممەد خانە قاجار مەقتوع نەسڵە خاجەز ناتوانێت سەکس بکە نەژەنە نەپیاکە خۆب تاگرە داستانەکە بن وەلی لە خوراسانە حکوومەتی مەوجودە بەناو شاڕوخە ئەفشار شاڕوخە ئەفشار چون کەریم خانە زەند خۆشیات کە لە ئاغای نادر و پێ ئەخاسی کوگۆ و دڵی نەهات کە حملەی پێ بکات کەسی لاوەبا بۆ ئەوێت و قەیناکە و تەوەجۆ بکەن لەم داستانە چرت و پرتەها لە پڕێکا کەریم خانە زەند ئەمرێ کەریم خانە زەند کە ئەمرێ لەسەر میراسە کەریم خانە زەند ئەوێت و شەڕ و تا لوتف عەلی نەوەیە کەریم خانە زەند ئەتوانێت بالئەخەرە قودرەت بگرێتە دەستی لوتف عەلی خانە زەند لەم دەچە کە وەختێک ئاغای کەریمە زەند مردگە ئەم ئاغای ئاغا محەممەد خانە دەرەچێ ئەچێتەوە بۆ ئەستەراباد و گورگانە ئەمڕۆ ئەڕاتە ناوە قەبیلەی خۆی کە لەشکر دروستکاوە بێ ئێران بگرێ خاست تەوەجۆ بکەن بەم داستانە ئاغا محەممەد خانە قاجار حملە ئەکاوە ئێران ئەگرێت و ئەگاتە محاسرەی کرمان و لە کرمانە بە کۆمەکە حاجی برایم خانە کەڵانتەرە یەهودی دەواازەیە کرمان ئەکەنەوە و ئاغا محەممەد خانە قاجار 20,000 جفت چاو دەرتێری لە خەڵکە کرمان و کرمانە کاتە شارە کوێرەکان ئەم ئاغا محەممەد خانە قاجار کەی 1790 میلادی قەرنە چەنۆم قەرنە هەژدەهۆم ئەواخرە قەرنە هەژدەهۆم گەشتبانەکەم 1796 ئەمە ئاغا محەممەد خانە قاجارە هەر خەریکە هەمان سناریۆ بۆ ئاغای نادرە ئەفشاریان بەحس کرد گردن کەشە و لەشکر کێشە و دنیا ئەگرێت و دنیای گرت و لە پڕێکا دوو سەردارە خۆی کوشتیان ئەم چۆن ئەمرێ ئاغا محەممەد خانە قاجار 3-4 ساڵ فقط کشوەرگوشاییەکە ئەچێت ئەرمەنستان ئەگرێ و گورجستان ئەگرێ و تەوەجۆ بکەن هامل بە تاریخە بەحسیەکەم بۆتان لە پڕێکا تێتۆ حەزی لە خەربوزەس کاڵک
ئاغا محەممەد خانە قاجار لەبەرەوەی مەقتوع نەسڵوگە جا ئینسانێک کە سەکسی نەوێ لەزەتی سەکسی نەوێ جنس نەتوانێ بکە حەزی لە خۆراکە هەرچی خاجەز گپنن چون فلا خوێن ئاغا محەممەد خانە قاجار لەبەرەوەی چاخ نەوێت خوراک خۆی ئەکێشە بۆیە ئاغا محەممەد خانە قاجار دانەیە کاڵەکی شکاند مەسەڵەن قاشێک کاڵکی خوارد قاڵەکەکەی دانیە نۆکەرەکانی چوون یەکتون کاڵەکیان هاوردوو ئەم کاڵەکەەوە دڕیا و خواردیان محەممەد خانە قاجار ساوتی کووا کاڵەکەکەم وتیان قڕوان خواردمان دەی کاڵەکێکە بۆ بێر وتی نا کاڵەکەکەی خوا مەمگەرەکە وەکو مناڵە دیکتانە وەڕکەکە وەرکی کردوتی کاڵەکەکەی خۆ مەمگەرەکە وتیان قڕوان خواردمان و نیوەمانە وتی سوها هەڵسمەوەتان تۆ پێنم سەگ باوکین ئەو دوو نەفەرە کە ئەنزانی ئاغا محەممەد خانە قاجار ئەیان کوژێ شەو پەلامار ئاغا محەممەد خانە قاجار یاندا ئاغا محەممەد خانە قاجار مرد محەممەد خانە قاجار خۆپی ئاگنەوە تا مناڵی بوێ بۆیە جێنشینەکەی بوو بە کێ بوو بە برازایەکی بە ناوی فتح عەلی میرزا فتح عەلی میرزا فتح عەلی میرزاش خوا هەڵی ناگرێ ژن باز هەزار کوڕی بوو کاری هەر ئەمەوە دەرپێ داکەنێ و مناڵ بخاتەوە فقط هەزار کوڕی بوو ئیتر کەنیشکەکان کەنیش جوزی ئەولاد حساو ناوێ ئەوێ ناوێ باز ناکەن چەند کەنیشکی بوو فتح عەلی خان 1798 ئەگاتە قودرەتە تەختە سەلتەنەتە پادشای ئێران بە فاسەڵەی 10 ساڵ تزار رووسیا حملە کاتە ئێران 8 ساڵ 10 ساڵ حملە کاتە ئێران منتەقەی تورکمەنستان و قەزاقستان و منتەقەی ئازەربایجان و ئەرمەنستان و ئەمانە ئەرتشە تزاری ئەیگرێ کەس لە خۆی سوال ناکە ئەرێ ئەم ئێرانە 7 ساڵە پێش ئاغا محەممەد خانە قاجارێکی تیا و شمشێری ئەکێشا لە ناو دڵ سەرزەمینە قەفقازە تا گورجستانی گرت چه اتفاقی کەوت تزار رووسیە لەکوێ بوو دوای 7 ساڵ سەر و کەلەی پیا بوو هات تورکمەنستان و ئەرمەنستان و ئازەربایجان و قرقیزستان و قەفقاز و ماوەڕا و نەهری گرت کە بوو بە ئەهدنامەی تورکمەنچای وە گوڵستان خاڵ ئێمە یەک ڕەوەندە تاریخیەکمان بەحس کرد پس ئیستە تۆ گەیت بەوەی کە داستانە حەزیزە ملەتە ئێران دەست پێەکە چون دەورەی ناسیۆنالیزمە دروستکردنە دەوڵەت ملەتە ئیتر ئەمە داستانە ئەمپراتوریەت و ئومەتێک و ئەمانە نییە ئەمە داستانە چییە؟ داستانە ملەتێکە پس تۆ ئەوێنی ئەم مەردمە ئێرانە وەختی ئاغا محەممەد خانە قاجار لە کرمانە چاو دەرتێرێ نافەهمێ وەزعی خراوە وەختی ئاغا محەممەد خانە قاجار گورجستانەگرێت هزار رووسیا نایژی ئەم سەگ باوکە لەکوێ هات کاورایی مەقتوع نەسڵ نەپیاگە نەژنە عەباس میرزا دوای 7 ساڵ لەمانە شکستەوە ئەم رووسیا تا تەورێز دێت لە پڕێکا مەردمە ئێران ئاغازە عەسرە بیداریە مەردمە ئێرانە مەردمە ئێران تزار رووسیا ڕایەنەوە شوێنێژە ئیرانی هەڵسۆ وەزع خراوە ماگی تەجێرە دنیا ڕووی ئەمە بۆچی ئەم داستانانە جەعلەکەن تا ئەگرا بۆ تۆ جەعلیان کرد چیرۆکیان و دوا من بۆ تۆ حەزە پێ کرد لەبەر خاتری ئەوەی بێژن ئێرانی دوای 2500 ساڵ ناگەهان ئێرانی بە ناوی ملەت لە دایک بوو و هەستاوە لە خەو ئەک باوکە گیان هەڕگی دنیا وە سەرم مای نەجێ ئەوە بۆ وامانە بێت شکستمان خوارد لە تزارە خوێڕی رووسیا کوێراییمدایە ئەجە و کوڕێک و وەختە خوایی چه دنیایەکم گرت و چه عەزەمەتێکم بوو ئێرانی ناگەهان لە دایک ئەوێ پس ئاغاز تەمەدونە ئێران و کشوەرە ئێران بە ئیتفاقێکە کەوا لە 1810 وەختی 1810 ئیتفاق ئەکەوێ
برون رومانەکەی جەنگ و سڵحە تۆڵستۆی بخوێنەوە. اتفاقاتە فيما بين 1805 تا 1815 حملەی ناپلئۆن بۆناپارتە بە رووسیە. ڕۆمانە جەنگ و سڵح تۆڵستۆی بخوێنەوە تا بزانن وەزع جامعەی رووسیە سەن پەترزبۆرگ مۆسکۆ چه شەکلی بوو. هەر ئەو وەختە ژەنەراڵ ناوەکەیم لەبیر چوو بێەوەی ناوە ڕۆمانەکەی تۆڵستۆی بزۆخۆفە نازانم کێس ئەگەر اشتبانەکەم ژەنەراڵێکی یەکچاو و پیرەمەردە. ئەو ژەنەراڵە وەختی فەرمان ئەدا کە بۆ موسکۆ مقاومەت نەکەن ئێژێ ئەگەر ناپلئۆن بەناپارت موسکۆ بگرێ و ئەرتش من لەبین بچێت رووسیە لەبین ئەچێ رووسیە زەمانێ لەبین ئەچێ کە ئەرتشە من لەبین بچێت و من ناڕۆمە شەڕە ناپلئۆن و مسکۆ تەسلیم ئەەکەم تا فرسەتێک کە بتوانم تەکە ناپلئۆنا دەرگیر بووم. ژەنەراڵ کۆرتۆزۆف دەسە مشکلی هەست موسکۆ رووسیە مشکلی هەست ئەرتشی نییە لەگەڵ ناپلئۆنا شەڕکە. ئەم تزارە گەماڵباو کە وەختی موسکۆی تەحویللاگە چۆن خەریکی فەتح و فتوحاتە لە جنوب. کەس ئەم سوعالە لە خۆی ناکە. کەس لە خۆی ناپرسی ئاغا محەممەد خان گورجستانی ئەگەر 7 ساڵ پێش چۆنە ئەمانە نەچوون موسکۆ بگرن. کە سوال ناکەنەوە. کەس سوال ناکە رووسیا ئەرتشی نەماگە وەزعی خراوە سەن پەترزبورگ وەزعی خراوە موسکۆ وەزعی خراوە موسکۆ گیریاگە ناپلئۆن تا جەرگەی رووسیە چووگە. ژنرال کۆرتۆزۆف ئێشێ موسکۆ تەسلیم کەین تا ئەرتشەکەم لەبین نەچی نایژی بچین ئەرتشە جنوب بێرینە کۆمەکە خوامان. هەست ڕۆمانە جەنگ و سڵح ئاغای تۆڵستۆی هەست وەڵا من نەمنووساگە. تۆڵستۆی نووساگیزی یەکێ لە مەشهورترین عەزیمترین ئاسارە ئەدەبیە جیهانە کە گوزارشێکی واقعی لەو سەردەمانە لە جامعەی رووسیەکە کە داستانە 5 خاندان رووسیەست. پس تۆ ئالەگرا جەعلە قاجار بۆت ئەخوا. جەعلە قاجار بۆ چییە؟ بۆ خاتری وەی سەرزەمین و کوردەوار بکەن بە ئێران و دەوڵەتی بەسەر و دابنێ. کێ دایبنێ؟ دەستگاهە جودۆ کریسیانەتی، ئیمپراتوریەتە بریتانیا و جوولەکە، کۆمپانیە هند شەرقی سەرزەمینە کوردەوار نەزمە کوردی. ئەم نەزمە کوردیە وەکو خۆرە بڕۆنە ناوی بۆ نابوودی بکەن. پس ئێرانی کەی لەدایکەوێ؟ پس داستانە حملەی رووسیە ئەهنامەیە تورکەمەنچای و گوڵستان داستانە ئەمەسە کە بلەخرەیشی ئێرانی ناگەهان بیداروێ. ئێرانی کە بیدارەوێ چه اتفاقێکە کەفێ؟ مشتێ ئێرانی تەوەسوتە عەباس میرزا ئەهەنرێنە فەرانسە وا فێرە علومە جەدیدە بوون. فەتەلی شامرێ. پس ئێرانی ئستە زانی لە غەرب کەوت کەسە دوا تا ئەوەی کە ئێرانی ئەوێت و ساحب و سوڵتانە ساحب قەران. سوڵتانە ساحب قەرانە زانین یعنی چی؟ یعنی سوڵتانێک کە قەرنێک حکوومەتی کردگە. قەرنێ حکوومەتی کردگە. قەرنێ یعنی چی؟ ناسردین شای قاجار 50 ساڵ حکوومەتی کرد. یعنی تۆ وەختی ئەگەیتە نیوەی قەرنەکەویتە ئەو دیوی قەرنا و تەواوە قەرن حساوەوێ. ناگەهان ئەمانە ون و ساحێوە ناسردین شای قاجار. ئەم ناسردین شایشە کێس دانەیەتی هەڵدریاگە بە مشتی ئەکس جعلی و سیۆڵە زشت و سەفەرنامەهای جعلیە بە خارج. ناگەهان ئاغایە ناسردین شاه متەوەلد ئەوێ 50 ساڵ حکوومەتەکە. لەم کاتەکە بیداریە ئێرانیەکان بەدەستە شکستە ڕووس اتفاقەکەوێ بیداریە تورکەکانیش تەوەسۆتە ڕووس اتفاقەکەوێ. عوسمانی پێی ئەوە ما بەسەجێ چون لە ڕووس شکستەخوا. ئەم تزارە رووسیە خەیر و بەرەکەتێکی بوو گەماڵتان ئاواوێ. تورک و فارس و ئێرانی لە دایک هەڵساندۆ لەخەو. ناگەهان عوسمانی پێی ئەوە کە مشکلی بۆ پێیا بووگە و لەزا عوسمانی فکرە کاتۆ کە خۆی بگۆڕێت لەگەڵ دنیای جەدیدا بێت. بۆیە لە 1834 دەوڵەتی عوسمانی دەسەکا بە تەنزیمات. ئەمە گشتی جەعلەها، ئەمە گشتی درۆست، ئەمە سەرەتای دروستکردن عوسمانی و قاجاریەس. بۆ لەبەرەوەی قەرارە لە وەرژنە بەعدیا دەوڵەت ملت سوارە ئەم سەرزەمینە کوردەوارە بکەن.
یەک دەورەی 100 ساڵە تێرنی بڕی ئەدەن شەریعەت حاکمەکەنە سەر جامعەی ئێمە دەستکاریە جامعەی ئێمە ئەکەن ساختارە جامعە گۆڕن بڕێ لە خەڵکمان کۆچە دەنە ناوە شارەکان حافزەیەکی تاریخی 1 و 2 نەسڵ دروست ئەکەن و لە پڕێکە تحت ناوەچی ئیسەمە تێبەسەری ئەمە ئاغای ناسرین شا کاڕوا دنیا ئەوێنەیە چێت و یەکسری تەحوڵاتت جەدید بکە سینەماتوگراف تێرێ ڕائاهەن تێرێتە ئێران و شا عەبدولعەزیم و تاران ترامڤای بۆ دانێ ئەمە کێ ئەمە ئاغایە ناسرین شای قاجار لە دەورانە ناسرین شا کە تەواو ئەوێت و مزەفەردین شای کوڕیانی شێتە جێگەی ناگەهان مردمە ئێران دووبارە سەرانە عەشایر یەک ئەگرن بۆ دروستکردنە حکوومەتە مەشروتە ڕۆن دارانەگرن ئینقلابە مەشروتە دەست پێ لەم ئینقلابی مەشروتە عیدەیەک ڕۆحانی وانتەکە مردمە عیدەی ڕۆحانی وانتەکە خاندانە سەلتەنەتی ئەوە بەلاخەرە ئەمانە ئەتوانن بۆ ئەووەڵین بار لە تاریخە ئێرانە حکوومەتە قانون بێرن مەجلس بێرن قانونە ئەساسی بێرن ئەمتانە گرت لەگرە خەیلی خاسە ئەمتانە باوە دەسوێ عوسمانی وانیە عوسمانی ئیمپراتۆریەکی گەورەس تەنزیمات ئەکا حاڵی خاسەوێ تۆزی تێتە سەرۆ ئەوزاعی خاسەوێ وەلی قاجار دووچارە تەحەول ئەوێ و داوای مەشروتیەتەکەن هەر ئەو تزارە وا بەشێک لە ئێرانی گرتو و ئێرانی گرتو و قاجاریە لە بیناوە هەر ئەو تزارە تێتە کۆمەکە ئاغای مزەفەردین شای قاجار محەممەد شای قاجار ڕگەشتبانەکەم ببەخشن و کۆلۆنۆل لیاخۆف مەجلسە مردمەداتە بەرە تۆپ و دوران استبداد سەقیر دەست پێەکە و سەران و مردم و ئینسانە متەجدد ئێرانی و شیوخ ئەچنە سەفارەتە بریتانیا بەسدانیشن ئەعتسا بکەن خلاصە سەرتان نێرمەیەش تا ئەمەی کە ئەحمەد شای قاجار بچوو بتێتە سەر قودرەت ئێران زەعیفە وەزعی خراوە کۆمپانیە هەندە شەرقی خەریکە ئێران تاڵانەکە کۆمپانیە داچشل خەریکە ئێران تاڵانەکە و ناگەهان گەردەنکەشێکی قولدوری قزاق بناوە ڕزای پاڵانی حملە ئەکاوە تاران ئەگرێ وەزیری جەنگ تاران ئەگرێ و داوای لێ ئەکەن کە بێت و چی بێتەوە پادشا و ناگەهان پادشاه پڕتمتراقی کە تەوەسط ڕجالە گەورەی زەکاولمولک و ئەرانی و تەیمور تاش و تەمام منەوەر الفکرینە ئێران ئەم ئاغایانە هاورگەسە سەری قودرە چون قولدرە گەردەنکەشە ئێران کەسافەتە نەخۆشی واتیا تەراخمی واتیا کەچەڵی واتیا دواکەوتگە ئەم ئاغا وەزە برشمشێرە خۆی ئێران یەک دەستکاتەوە ئاغای ڕەزاخان تێت قانون ئەساسی تێرێت مؤسساتە جدید تێرێت ژێر ساخت دروست ئەکا دانشگا دروست بێکا دادگوستەری دروست ئەکا محکەمە دروست ئەکا حملە ئەکا تەمامە سەرانە عەشایر سەرکوب ئەکا و پەرشیا ئەوێتۆ ئێران خۆب تاگرا لە یەکتری تێگەین پس ئێوە دیتان دروستکردنە دەوڵەت فۆرمولی هەست هەروە ئاسان نییە تۆ ئشی بێژیت لە دەورانە قاجاریە ناگەهان مەلکوم خان و میرزا ئاغاخان نووری و میرزا ئاغاخان کرمانی و ئەمانە لە ئەنجومەنە ئادەمیەتە بیر لە تئۆریزەکردن ناسیۆنالیزمە ئێرانی ئەکەنەوە و گەرەکیانە ئێرانی هەڵسێنەوە لە خۆڵەمێشە خۆی و ئاغازم ئەساسە گەڕانەوە بە شکۆهی گەورەس شکۆی ڕابردووە ئێرانە باستانە گەڕانەوە بە عەزەمەتە هەخامنشیانە نەفیە حملەیە عەرەبە و تۆهینە بە عەرەبە و بە دینە ئیسلامە کە باعەسە نابودیە ئێرانی بووە خۆب لەگرا خروجیە نەزەراتە ئاغاخانە کرمانی و مەلکوم خان و فرامۆشخانەکان و مەجلس ئادەمیەت و منەوەر الفکرین و خروجیهای مەدرسەیە دارالفنون و فەرەنگچووگەکانە تازە هاتگ
ئەوێتو چی ئەوێتۆ ئینقلابە مەشروتیەت دوای ئینقلابە مەشروتیەت ئەوێتۆ دروستکردنە قانون ئەساسی هاوردنە مدل جديدە حکوومەتی دانانە مەجلس هاوردنە حق ڕعی تعریفکردنەوەی ملت ساختن ملت تعریفکردنەوەی ناسیۆنالیزم وظهور رضاخان پهلوی ئیتر لەم تاریخەوە گشتی وە فکری تێرێتەوە فیلم موجودة اتفاقات کەوتگە شەڕ کەوتگە ئەوە موجودة ئەو فکرمان دێتەوە خۆ ئەمە تەواوی ئەو اتفاقاتاسە کە ئێوە ئەیزانن خوێندەکتانەسۆ مطالعەتان کردگە و پێگەیکن ئەمە داستانە عوسمانی بووە چی داستانە عوسمانی ئەوە بوو کە عوسمانی وەکو پێشەی لێ ناوی زامە تێتە بەرەو تا شەڕە جەهانیە یەکەم عوسمانی ئەوێتۆ محوەرە متحدین ئاڵمانە عوسمانیە ژاپۆنەوە تەک یەکتریا ئەمانە لە بەرامبەر ڕووسیە و فەڕەنسا و بریتانیا ئەوێسن جەنگ جیهانیە ئەوەڵ لەنەبەردە تریپولیا سەربازان عوسمانی خازەوێسن لە ژێرۆ دەوڵەتە بریتانیا بە هاوکاریە نۆڕەنس عەرەبستان عەرەبەکان ئەشورێنێ بەرارەیە عوسمانی و ناگەهان مستەفا کەمال پاشا ئەتاتورک گەورەترین ژنراڵە جزء جەمعیەتە تورکانە جوان ئەتوانێت عوسمانیەکی شکست خواردگی لە بین چووگی بەرەو لە تەرازیان چووک بە هاوکاریە ئەرتشەکەی و پەسماندەی ئەرتشەکەی و مردمە تورکیە کە حاڵی خراوە و یونانێک هاتکەسە ئەمدی و بووی و وەزعی خراوە کۆیەکاتەوە و حکوومەتە مەشروتە دروزەکا وەکو ئێران بەڵام 1928 مستەفا کەمال پاشا ئەتاتورک ئیعلامە جمهوریەتە تورکیەکە خلیفەیە مسلمین لە خلافەت ئەخا و تومارە خلافەتە ساختە شدە لە بین ئەچێت هەروەکو تومارە حکوومەتە قاجاڕیە کە لە بین ئەچێ و ڕەزاخانە پەهلەوی دائنێ خۆ ئیستەما من حکمێ بە دوو دەوڵەتە یەهودی جەهانی بەر لە دەوڵەتە قەومیە ئیسرائیلە یەهودی لە منتەقە حوزوریان هەست پڕ قدرەت دەوڵەتە ئیسرائیل دەوڵەتە قەومیە و دەوڵەتێکی متأخرە کە لە ئەواسەتە قەرنە 20 دروست بووگە بەڵام دوو دەوڵەتە ئێران و دەوڵەتە تورکیە دەوڵەتە یەهود جەهانی بەتایبەتی دەوڵەتە ئێران بەتایبەتی دەوڵەتە ئێران دەوڵەتە ئەسڵیە سامیەکەی فەرزەندانە یاعقوب جوولەکەس یاعقوب جوولەکە یەهود جەهانیە تۆ وەختی ئەم ڕەوەندە تاقیبەکەی بعد ئەگەی بە ساختارە جەدیدە حکوومەت و دەوڵەت کە من ئێشێ بێمە سەر مەسئلەی ئێرانە گەورەی فەرهەنگی چۆنیەتیە تعریفکردنە ناسیۆنالیزمە ئێرانی و بعد بێمە سەراوەی کە بێژم واقعیەت چییە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەتنە کوردیەکەی چێ شەکلیە و چۆنی دانیاکە پس تۆ ئیستا لەگرا بە چتێ پێی ئەوەی سەرزەمینە کوردەوار ئێشێ شکلی بگۆڕێت ئێشێ مردمەکانی بوونە ناوی شار و بیانگرن و بێژن تۆ ئێرانیت تۆ عێراقیت تۆ تورکی تۆ سووریت بەچی ئەم کاراکەن بەم حرەکەتەی من بەحسم کرد بەرە وتیان ئێرانیەکان هەڵسانە و تورکەکان هەڵسانە و لە خۆڵەمێشە خۆیان و گەرەکیانە دەوڵەت دابنێن و دنیا دوا کەوتون لە دنیا و شکستیان خوارد لە دنیا وی دەوڵەتیاندانە ئەمەی کە ئێوە ئەیوێنن تا ئەم دقیقە خەریکە ئێژێت ئەمانە یە ئیمپراتوری هایەکی قەدیمی بووبن لە غەرب دوا کەوتگن هۆی سەبەبی چییە دەیان و سەدان کتێ و ئیمڕۆ ئەنووسرێت بزانن بۆ ئێران بۆ جەهانە ئیسلام بۆ تورکیە بۆ ئیسلامیەکان بۆ عوسمانیەکان لە غەرب بەجێماون لە غەرب بەجێماون تەوەجوو بکەن لەذا دەسەوەن بۆ چی دەسەوەن بۆ تەفەککورە دینی ئەوەی کە عەقڵ دینی نەیتوانی کە بڕواتە دەرەوە ئەمانە لە فارابی و بەبعد ئیتر کەسێکیان نییە فەلسەفەی سیاسی بنووسێت ئەمانە نەیانتوانیگە لە موتونە ئەرەستوو بڕۆنە دەرەوە نەیانتوانیگە شاگردی یۆنانیەکان بکەن بێنە دەرەوە بوونەوە سای داسانەکە
ئەمە گشتی بەحسی ئەمە کە عەقڵی ئێمە قوفڵ بوو، ئیسلام بەری پێگرت و خەلیفە بەری پێگرت و معتەزلە بەری پێگرت و حەنبەل بەری پێگرت و نەیهێشت ئێمە ژیر بووین و ئالە چۆرت و پرتە. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆیەکی چی؟ ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ معتەقەدە ئێمە لە غەرب بەجێ نەماگین و لە هیچ کەسی شکستمان نەخواردنە. بە پێچەوانە ئێمە 300 ساڵە غەرب بردگی نێسیوە دواوە. یعنی سەبەبی ئەوەی کە ئێمە نەچووینە پێشۆ، سەبەبی ئەوەی کە حەزارەت و کوردی نەهاتە پێشۆ، سەبەبی ئەوەی کە ئێمە ئیمڕۆ لەم فەلاکەتەین غەرب وای پێمان کرد، ناوەی کە ئێمە ماینە جێ لە غەرب. ئێمە لە غەرب نەماینە جێ. غەرب 300 ساڵی پێش هاتە سەرزەمینە ئێمە لەبەر ئەوەی بمان خەسێنێ، نابوتمان کا لە دەروونۆ وەکو خورە کەوتە گیانمان و تەواوە ئەساسە ژیانمانی گۆڕی. ئێمە نەکەوتوینە دوا لە غەرب، بەڵکو غەرب ئێمە هێشتە دواوە، بردمانیە دواوە. و 300 ساڵە جەهانە کوردی نابوو دەکرێ، 300 ساڵە سەرزەمینە کوردەوار نابوو دەکرێ، 300 ساڵە نەزمە کوردی بە هەر بارێکا دەسی بۆ ئەوەن کە ئینسانە کۆیلە و نابود و کاولی لێ دروست بکەن وە خەریکن ئەیکەن. ئێمە گەیشتنە ئەم نقطە. خب ئەمە یەک نقطە، یەک چەرخەشێکی 180 دەرەجەز بە پێچەوانەی تەواوی ئیدعای جوولەکە تا بە ئیمڕۆ لە ژێرە ناوە زانکۆ و دانشگا و پسپۆڕ و ڕووناکبیر و منەوەر الفکر دەرمەوردە ئەوەی کە ئێمە دوا کەوتگین لە غەرب. نەخەیر، ئێمە دوا نەکەوتگین لە غەرب لەبەر خاتریەوەی عەقڵمان قوفڵۆگە. غەرب فکری نەکرگەس و بە فەلسەفە دنیا بگرێ. غەرب بە کەشتی دەریایی و خۆی دزی دەریایی و پەلامەهردانە سەرزەمینەکانت تر و بە کۆیلەکردنم مردم و کەڵکوەرگرتن لە هێزە هندی و نیروی هندی دەسەڵاتی گرت و کەرەسەی گرتە دەسۆ. تێ نەفکری عەقڵی بچێتە بەرۆ، تێ نەفکری. بەڵام ئێمە غەرب خستمانیە دواوە، نەک ئەوەی کە ئێمە لە غەرب بەجێ ماین. لە کاتێکا هات وەزانی ئەم جارە ئیتر بە شمشێر نەهات، ئەم جارە بە بەرنامە هات، بە پوڵ و تەڵا هات. ئەم جارە هات بە تەجروبەی ساڵان ڕابردوو هات کۆمەلگای ئێمەی گۆڕی. یەکەم جار دینی کردە ناوی. پس ئالەگرا ئەمە غەرب بوو کە ئیسلامی هاوردە ناوە ئێمە بە شێوەی شەریعەتی. تەوەجۆ بکەن، ئیسلام بە شێوەی شەریعەتی غەرب هاوردی، جوولەکە هاوردی. ئیسلام مەوجود بوو، ئەمما نە شەریعەتی نە مەراسمی نەبوو، بەڵکو ناموس و کوردی حاکم بوو، نەریت و کوردی حاکم بوو و مەراسم و مەناسک کوردی حاکم بوو. لە 300 ساڵە ڕابردووە غەرب کە هات یەکەم کاری کرد لە دەرگای دینۆ هات. جوولەکە ئیسلامی بۆمان هۆنیوە، شەریعەتی هاورد بۆمان. بۆیە هەرچی بنە مەلاس، هەرچی بنە شەیخە جوولەکەس، گەشتی جوولەکەس. بۆ لەبەر ئەوەی شەریعەت بێرن بۆمان، کە شەریعەتیان هاورد چه اتفاقێک هەفت؟ ناموس و کوردی خریا لاوە، ئێمە فاسد کریان کە شەریعەتە ئیسلامی قەزاوەتمان کە. تەکایە خانقایان بۆ ئێمە دروست کرد، تەریقەتە دینی و ئاینیان بۆ ئێمە دروست کرد و شتێک بە ناوی عێرفانیان بۆ ئێمە دروست کرد. ئەمە لە کوێوە بۆکەی هەڵەگیرێ؟ هەروە کە تاریخەکەتان بەحس کرد، تاریخە ئەندیشەیەکیش دروستەکەن. لە چی؟ لە مەشائیەکانەوە و لە ئیشراقیەکانەوە، لە ئەبوو عەلی سیناوە، لە فارابیوە تا ئەبوو عەلی سینا و لە سوهرەوەردیوە تا مولا سەدرا بۆ دروستەکەن. ئەم تاریخە ئەندیشەی ئیسلامی خروجیەکەی ئەوێت و چی؟ خروجیەکەی ئەوێ بە حزورە عرفان و تەکایە عەلیوڵڵاهی و قادریە و نەقشبەندیە و تەمامە ئەمانەی کە تۆ ئەوێنی لە پڕێکا زوهورەکە. هەروە کە لە تاریخەکە لە بەش حکوومەتەکە و جعلێ کرد لە گرایشە تڕحاتێکی یەهود نووساک تحت ناوە فەلسفەی مەشاء و فەلسفەی ئیشراق تێرن. ئۆسای داسانەکە کێز؟ سوهرەوەردیە. ئۆسای داسانەکە کێز؟ مولا سەدراز. ئائیستە تێن بەرەکەی جەمەکەنەوە، جەمیەکەنەوە. ئەم پەدەر سوختانە کێ بووگن کەس نازانێ.
خروجەکان ئەوێ بەچی خروجەکان ئەوێ بەم قەتیسماویەکەی ئەوەڵین بارێک کە شەریعەت تێت چی ئەکا ناموسە کوردی دەبینەوە پس تۆ ئەوەڵ دەفعەکە کەرەکتە سەرزەمینە کوردەوار نابوت کە ئیشی چی بکەی ئیشی تەمامە نظامی لەبین بووی نظامی چۆن کارەکەشی حملەکەی بە قەلبی ئەم نظامە قەلبی ئەم نظامە چییە؟ ساختار اجتماعی کۆمەلگای کوردستان چۆن ڕاتڕێوە کوردەوار بە ناموسە کوردی ناموسە کوردی ئیشی بیگۆڕێ بیکەی بە شەریعەت کە کردە بە شەریعەت ئەو جا شەریعەت بۆ مستەراو چوو بۆ لە مستەراو هاتنە دەرەوە بۆ ئەباوەشە ژنە چوون تاکوێ دخولکردن تاکوێ خروجکردن تەوزیە بۆدا ئەوەی کە تۆ حەقی خۆتە گەرەکتە زلوی بەشە گەرەکە بەشە ئەرسی هاورد قانونە ئەرسی هاورد خەڵک تەفرەقەی خستە ناوی خەڵکی برای خستە گیانە برا دانێ ژنە جوولەکەی خستە ناوی بنەماڵێکی دەسەڵاتدار چفان یۆگی و کوڕەکەوتی بەشمانگەرەکە و پولبانگەرەکە و پولخمانمانگەرەکە و وامانگەرەکە و بوومانگەرەکە قانونە ئەرسیان هاورد ئەئان لەگرات و ئەوێنی دوو اتفاق کەوت زهورە شەیخ بە قانونە ئەرس و وەراسەتی تەغییرە شەکڵ ساختارە جامعەی کوردستان بە دروستکردنە بەگە دەگادار ناگەهان تۆ وێنی مەسەلەن خاندانە ڕئیس عەشیرەتە سەنجابی لەدایک ئەوێت ئەو لەدایکەوێ مەجموعەیەک بەگە دەگادارەوە دروستەکە ئەوە تێنە چۆن بەر بە تۆ ئەگرن تۆ دوان نەکەوتگی لە غەرب بەر بە تۆ ئەگرێوە تۆ ئەخاتە دواوە جا ئێمە تێنە سەر ئەمە پس ئەمە بە پێچەوانەی تەواوی ئیدعاکانێ بوو تا ئەم دەقیقە کردە بە پێچەوانەی ئیدعای ئەدوارد سەعید بوو تۆجۆکان شێوەی تەفەککورە کوردی حملەی پێکریا شێوەی ژیانە کوردی و نظامە کوردی حملەی پێکریا حملە کریا بە کوردیەت کە تۆ ئەگەی بە ئیمڕۆ و من دەدیبەیتەکەی ترا لەبەرەوەی زۆر توولانی بوو و ئیمکانی هەست کە من تااقەتم نەمێنێت تەواو شەرحی بەم لە دیبەیتەکەی ترا ئەو جارتەمێرانە گەورەی فەرهەنگی دیسانەوە بەحسەکەم کە لەن کوردەوار بەحسەکەم نەزمە کوردی جەهان کوردی بەحسەکەم و اتفاقاتێکە کەوت بەحسەکەم ئێستا تۆ زانیت دەوڵەت چۆن دروستەکەن تۆ ئێشە شناسنامەی تاریخی بۆ دروستکەی تۆ ئێشی دەورانی لە شکۆ و قودرەتی بۆ دروستکەی تۆ ئێشی دەورانی لە فەساد و لە لەبەینچوونی بۆ دروستکەی تا ئەیگەینی بە ئەمڕۆ وەکە گەیاندە بە ئەمڕۆ ئێشێ سابتی بکەی لەکوێ شکستی خوارگە و لەکوێ ئەمانە هەڵساگنەوە گەرەکیانە بێن لەبەر خاترەوەی تۆ بگەوجنن تۆ واقعیەتی بناوی دەوڵەتی ئێران قبولکەی ئەم تاریخە کەوتیان قبولیکەی واقعیەتی بناوی دەوڵەتی تورکیە قبولکەی و بێژ ئێمە لە دڵ و تاریخ و هاتکە ئەمە کارە نظام سوڵتەی جود و کریستیانیتیە جەهان نەوگە کە لە تەی 300 ساڵە ڕابردووە مشتی گرت بەرەبەرە بە هاوکاریە نفوزیەکانی لەناو سەرزەمینە ئێمە جوولەکەیە نادرووسە حرامزای نەمەکخۆرە نەمەکدان شەکەنە سەرزەمینە ئێمە بوون بە بازوهای نابودیە سەرزەمینە ئێمە ئەمڕۆژیش پڕین لە جوولەکە پڕین لە جوولەکەیە کە نایان ناسیەوە جوولەکەمانە ناومانە دیبەیتە ئایەندە من تەمام ئەم زەوایە ئەکەم لایەوە خۆش